بەناوی خوای پەروەردگار سڵاوتان لێبێت ئازیزان و خۆشەویستانی پەیامی ڕۆژ خۆشحاڵم کە ئەمڕۆ لەگەڵ کاکشوان لە خزمەتانین بۆ پێشکەشکردنی 635مین بەرنامەی پەیامی ڕۆژ و بەرەبەرە نزیک دەبینەوە لە مانگی پیرۆزی ڕەمەزان ئەو دوعایی کە هەمومان دەیکەین خوای گەورە مانگێنی بە مانگی پیرۆزی ڕەمەزان واتە ڕۆژێکی کەممان ماوە بۆیە بۆ هیوای هەمووتان بەرد و دەرێنێکی ئارام و مرتاحەوە بچینە ناو مانگی پیرۆزی ڕەمەزانەوە. ئەمڕۆژ لەگەڵ هاوکارم کاکشوان لە خزمەتانین تا کۆتایی بەرنامە بینەرمان بن. زۆر سپاس کاکجلال. بەناوی خوای گەورە و میهرەبان بینەرانی ئازیز سڵاوتان لێ بێ، بەیانتان باش، ئاسوودە و کامەران و بەختەوەر بن. مێدەکەین پڕگە و بابەتەکانی ئەمڕۆی پەیامی ڕۆژیش یەکێک سوود و ڕەزامەندی ئێوەی ئازیز بێت تا کۆتایی بەرنامە لەگەڵمان بمێنەوە. وەک هاوکاریشم ئاماژەی پێکرد کۆمەڵێک بڕگەی جیاوازمان بۆ ئامادە کردوون. یەکێکیش لەو بابەتانە باسکردنە لەسەر ڕووداوی زەمین لەرزە یاخود ڕووداوێکی سروشتی. زۆرجار باز لەوە دەکرێت پێشبینی دەکرێت یاخود چۆن مامەڵە لە کاتی بوومە لەرزەیە زەمین لەرزەیە بکرێ وە زیانەکانی چین. یەکێک لەو بابەتانی دەمانەوێت قسەی لەسەر بکەین ئەو بابەتەیە. بابەتی دووەمی پەیامی ڕۆژیش کاریگەری میدیا لەسەر دابوونەریتی یا تێکدانی دابوونەریتی کۆمەڵگا لە چەند ڕۆژی ڕابردوو بە بڕیارێکی لایەنە پەیوەندیدارەکان سێ بەرنامە لە سێ میدیای جیاواز ڕادەگیرێن. ئایا ئەمە تەنها بەسە لە ناو ئەو هەموو ئێستا کارانەی ئەوەم و پیلانانەی کە هەن بۆ تێکدانی دابوونەریتی کۆمەلگاوە بە پێچەوانەی دابوونەریتەکان کە ئێستا و هەموو بەرنامە و میدیایی کارێکی زۆری لەسەر دەکاوە پاڵپشتێکی زۆری ئەم میدیایانەش دەکرد. ئایا تەنها ئەمە بەسە کە تۆ سێ بەرنامە ڕابگریت یاخۆت چی بکرێ هوشیاری چی بکرێ بۆی کە کار بکرێت لەسەر ئەو جیهەت و لایەنانەی کە دەیانوێت دابوونەریتی کۆمەلگا تێک بن کە ئەمە بابەتێکی دیکەی پەیامی ڕۆژمان دەبێت. بەڵێ ئایزان دەستپێکیش دەچینە لای پێشبینیەکانی کشوهەوا بۆ شار و شارشەکانی هەرێمی کوردستان و ئەوەی جێگەی زۆر خۆشحاڵیە شەو بارانێکی ڕەحمەت و بەخۆرباری لە سنووری پارێزگای سلێمانی پێماوێ بەشێکی زۆری هەرێمی کوردستان. ئینشەڵا ڕەحمەتی خوای گەورە بەردەوام بێت. با بزانین پێشبینەکانی کشوهەوای شار و شارشەکانی هەرێمی کوردستانیش بۆ ئەمڕۆ چیمان پێ دەڵێن. ئازان و خۆشەویستان تەوەری یەکەممان قسەکردنە لەسەر پێشبینیەکان بۆ ڕوودانی بوومە لەرزە. هەرچەندە زۆر وتراوە و ئەمە شتێکە لای زۆری نەمان یەکلایی بووەتەوە کە بوومە لەرزە ڕەنگە پێشبینی نەکراو پێشبینی کراو نییە و ڕەنگە ئەگەریش پێشبینی بکرێتەنا چەند چرکەیەکی کەم پێش ڕوودانی بوومە لەرزەکە پێشبینی بکرێویش ڕەنگە پێویستی بە ئامێری تەکنۆلۆژیای زۆر پێشکەوتوو بێ کە ڕەنگە هەرێم و عێراق لەو توانە و لەو ئاستەیانە بن. بەڵام ماوەی چەند ڕۆژەکە بوومە لەرزەکان سەریان هەڵداوەتەوە بە تایبەتی لا ناوچەی پێنجوێن و بە دیاریکراویش مەریوان لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە کە دیارە یەکەم بوومە لەرزەش نزیک بە 5.12 پلەی ڕیختەر بوو کە ڕوویدا.
سلێمانیشی هەژان بەشێکی زۆر لە ناوچەکانی هەرێمی کوردستانیشی گرتەوە. بیرمان دەچێت لە ساڵانی 2016 لەوەی کە چۆن بوومە لەرزە بەشێک لە ڕۆژهەڵاتی کوردستانی وێران کرد بە تایبەتی ناوچەکانی سەرپێڵ و زەهاب. بەڵام دوجار ماوەیەکە توانم بڵێم چەند ساڵێکە کە هەرێمی کوردستان و ڕۆژهەڵاتی کوردستان بەگشتی یرۆدەی ئەم بوومە لەرزانە بووەتەوە و ئایا ئەمانە پێشبینی کراون هۆکارەکەی بۆچی دەگەڕێتەوە و ئایا ئێمە ناوچەکەمان لەسەر هێڵی بوومە لەرزەیە یاخۆتنا بەگشتی لەسەر ئەم بابەتانە لە ئەڵمانیاوە میوانێکی تایبەتمان دەبێتە ئەویش بەڕێز پێشەوا لوقمان ئەندامی سەنتەری لێکۆڵینەوەی زیانەکانی بوومە لەرزەیە کاک پێشەوا زۆر سپاس بۆ ئەو دەرفەتێ لە ئەڵمانیاوە بە ئێمەت بەخشیوە. بسم الله الرحمن الرحیم. زۆر سپاس کاک جەلالیان، زۆر سپاس بۆ دەرفەتەکەی ئێوە، ممنونم. سپاس بۆ میوانداریتان. سپاس کاک پێشەوا باقسە لەسەرەوە بکەین. بە دڵنیاییەوە زانیاری لەسەرەوە هەیە کە چەند ڕۆژێکە بوومە لەرزەکان لە سلێمانیا با بڵێن لە پێنجێن و لە مەریانۆم ناوچانە سەری هەڵداوەتەوە. ئایا بازارێکی ترم پرسیارە بکەمەوە چەندە دووبارەیە لە زۆر شوێن زۆر جار کراوە بوومە لەرزە پێشبینی دەکرێت؟ ئەگەر دەکرێت چەند پێش ڕوودانەکەی پێشبینی دەکرێت؟ مامۆستا بڵێ ڕاستە، بوومە لەرزە وەکو پێشبینیەکی زۆر زۆر دەقیقی لەو شێوەی کە ئێمە چۆن پێشبینی بۆ کەش و هەوا ئەکەین، پێشبینی بۆ بارانبارین و یا کەش و هەوای ڕۆژەکانەکەین، بەو شێوەیە ئێمە ناتوانین پێشبینی بۆ بوومە لەرزە بکەین. بەڵام ئەتوانین بە پێی پشتبەستن بە داتا، بە پێی پشتبەستن بەو بوومە لەرزانەی کە لە ڕابردووە ڕوویانە، چونکە خاصیەتی بوومە لەرزەوە هەیە ئەو بوومە لەرزانەی کە لە ڕابردووە ڕوئەدەن لەگەڵ بوومە لەرزەکانی کە لە داهاتووە ڕوئەدەن هەمان خاصیەتیان و هەمان کارکتەریان هەیە، یعنی بەو شێوە ئەتوانین ئەمە بوومە لەرزەکان پۆلێن بکەین. لەلایەکی ترەوە بوومە لەرزە زیاتر لەو شوێنانەیە ڕوئەدەن کە دوو پلێتی ژێر خاک دوو پلێت بەریەک ئەکەون و لەو دوو پلێتە کە چۆن بڵێ بەریەککەوتنیان هەبێت لە کاتی لێکترازانە، ئەم لێکترازانە ئەبێتە هۆی ڕوودانی بوومە لەرزە. هەنێک جار لێکترازانەکان کە چۆن بڵێ تاقەیەکی زۆر گەورە تاقەیەم کاتێکی زۆری پێ ئەچێ هەتا ئەوەی کەم ئەبێتەوە، بۆیە لە دوای بوومە لەرزەیەکی بەخۆت ئێمە بوومە لەرزەی یەک لە دوایەکی تر ئەبینین. بۆیە لە ماوەی ڕابردووە کە بوومە لەرزەیەکی بەخۆت وەکو یەکەم بوومە لەرزەکەی نزیکی شاری پێنجێن ڕوویداکەوە بزانم 5.2 پلەی ڕێختەر بوو بەپێی هەنێک لە داتا جیاوازەکان. لە پاش ئەو بوومە لەرزەیە چەند بوومە لەرزەیەکی تر ئەگەری ڕوودانیان هەیە و زۆر زۆر ئاساییە، یعنی ئەم شتە ئاساییە. ئێمە چەند ڕێگەیەکی تری جیاواز هەیە کە ئەتوانین وای لێ بکەین بەپێی پشتبەستن بە داتاکانی پێشۆ وتمانوار وها بەکارهێنانی چەند یاسایەکی ماتماتیکی و چەند یاسایەکی فیزیایی ئەتوانین احتیمالێک بۆ ئەوە دابنین کە ئایا لە ناوچەیەکە لە چەند ساڵی داهاتووە، لە 10 ساڵی داهاتووە، لە 100 ساڵی داهاتووە ئەگەری ڕوودانی بوومە لەرزە هەیە یان نییە. و لە بەپێی ئەو داتایانەی کە ئێمە کۆمان کردوێتەوە بۆ لە کوردستان ئەگەری ڕوودانی بوومە لەرزەی لەش لەو شێوانەی کە لە مودەتی ئێستایا ڕوەدەن بەتایبەت لە 6 پلەی ڕێختەرە ئەگەرێکی حتمیە، تەنها پرسی کاتەکەیەتی. و هەروەها ڕوودانی بوومە لەرزەیەکی وەکو ئەو بوومە لەرزەیە کە لە ساڵی 2007 بوو ئەگەری لە 150 پێ داوین لەناو ئەو حساباتانێک کە ئێمە کردومانە. تەواوان ئەمانە هەمووی ئەگەرێکی زانستین، هیچ فاکتەرێکی وەکو خوای گەورەی تیادا نییە کە ویستی خوای گەورە لە هەچ کاتێکە خۆی بێوێت ئەوە ئاشکرایە. کەواتە کاک پێشەوا بەو با بڵێن داتایانەی لای بەڕێستە ئەوە دەڵێ ئەگەری ڕوودانی تری بوومە لەرزە یاخود ڕووداوی سروشتی زەمین لەرزە لە ناوچەکانی کوردستان ئەگەری هەیە ڕوو بداتەوە، مەبەست لەوەیە بەپێی ئەو داتایانە کراوە دیسان ئەوە ڕووداوە بەردەوام دەبێ یان چۆن چۆنی ئەگە زیاتر لەو بارەوە ڕوونکردنەوە بدەیت؟ بەدڵنیاییەوە ڕوودانی بوومە لەرزە شتێک نییە کە ئێمە پرسیاری ئەوەی لێ بکەین لە کوردستانە بوومە لەرزە ڕوو ئەدات یا ڕوو نادات. ئێمە دڵنیای لەوەی کە بوومە لەرزە ڕوو ئەدات. ئێمە ئیش لەسەر ئەوە ئەکەین کە ئەو کاتێکە بوومە لەرزە ڕوویدا چۆن بیناکانمان بە شێوەیەک دروست بکرێن کە لەو بوومە لەرزانی کە خاصەتی کوردستانیان هەیە لە کاتی ئەو بوومە لەرزانە ڕووخێت بەپێی ئەوە ستاندارد و کۆد دائنین، بەپێی ئەوە ستاندارد و کۆد ئەنووسین کە بەو شێوەیە بیناکان لە کوردستانە دروست کرد. ئەجینا ئەگەری ڕوودانی بوومە لەرزە ئەوە هیچ گومانێکی گیانێک کە بوومە لەرزە لە کوردستانە بەو شێوەیە بەردەوامە بێت. باشە هۆکارەکەی بۆچی دەگەڕێتەوە؟ بۆ نمونە لە ساڵانی ڕابردوودا نەبووە یاخۆ دەگەر هەبووایە زۆر کەم بوو
وایە ئەگەر شوێنێک ناوچەیەک لەسەر هێڵی بوومەلەرزە نەبێت ئەتوانین بڵین ئێستا هەرێمی کوردستان بووەتە ئەو ناوچەیە کە لەسەر هێڵی بوومەلەرزەیە ڕاستە ڕەنگە لە ڕابردوودا نەبوو بێت؟ لە ڕابردووشا بە هەمان شێوە هەر لە سەر هێڵی بوومەلەرزە بووین ئێمە لە ڕابردووشە بوومەلەرزە زۆر ڕووی ئەداوە هەرتا لە ساڵەکانی پێشووە بوومەلەرزەی گەورە ڕوویان ناوە من بەکەوی بەبیربیە بەس بە پێی داتاکان بوومەلەرزە ڕوویان ناوە بۆ نمونە لە ساڵی 2015 هەتا ساڵی 2021 681 بوومەلەرزە ڕوویان داوە لە کوردستان. هەنێک جار بە مەسەلەن هەنێک دیراسە باسی لەوە ئەکەن کە لە هەنێک ناوچەیە مدەتێکی زەمەنی دروست ئەبێت کە تایە وەکو پلێتەکان لە ئارامیە ئەبن و هەروەها مدەتێک دروست ئەبێت کە پلێتەکان نائارامن و بوومەلەرزەی زیاتر ڕوادن. بەداخۆ لە کوردستان لەبەرەوەی داتایەکی هێزگار بەو گەورەیەمان دەست نەکەوتوە تا ئێستا ئیشێکی لەو بابەتەمان نەکردو گراسەیەکی لەو شێوەمان نەکردو کە بزانین لە کوردستانە ئایا لە چ فترەیەکە مدەتێکی زەمەنی هێمن بۆ لە چ فترەیەکە مدەتێکی زەمەنی وا بۆ کە بوومەلەرزە تایە زۆر بڵێن ئاکتیڤ بووە بوومەلەرزە تایە زۆر ڕوودا. بەڵام لە تەواوی مێژووی کوردستانە بوومەلەرزە بە ڕێژەیەکی زۆر حتا لە ساڵی 2011 بۆ ئەو 685 بوومەلەرزەی لە ساڵی 2015 ڕوویانداوە تەنها ئەو بوومەلەرزانە بوون کە ئەکرێ هەستی پێ بکرێت. لە ساڵی 2011 بۆ ساڵی 2000 بابزانم 20 ئەگەر غەڵەت لەبیرم نەمابێت لەو داتایانی کە لە بەردەستما بوو تقریبا نزیکی 16,000 بوومەلەرزە لە کوردستانە ڕوویان داوە کە هەنێکیان ڕێژەیان کەم بوو هەنێکیان ڕێژەیان زۆر بۆ هەستی پێکراوە. بەڵام وەکوتم ڕوودانی بوومەلەرزە ئەکرێ هەنێک فاکتەری جیاوازی تر هەبێت بۆ منە لەوەکو لە دەرهێنانی کانزا و ئەو شتانە کە ئەکرێ ببێتە هۆی هۆکاری زیاتر ڕوودانی بوومەلەرزە. بەڵام ئەمە اینێکی سەرەکی نییە، ئەمە تەنها شتێکی لاوەچیەکەوە کە بە شێوازێکی کەم بوومەلەرزە زیاد بکە. بە ڕاستیەکەی ئەوەیە کە لە ساڵی 2007 لە ڕوودانی ئەو بوومەلەرزە بەهێزی کە ڕێکلی ڕێختەی 7.3 بوو مدەتێکی زەمەنی زۆری تا ئەو پلێتانە هێور ئەبن و ئارامە بنەوە و ئەکرێ ببێتە هۆی ڕوودانی بوومەلەرزی هەتا لەو پلەی یەکەم جار بەرزتریش. واتە ئەگەری هەیە لەو پلەیە بەرزتر یا بگاتەوە پلەیە جارێکی دیکە ڕوو بداتەوە چووکەوە خۆتەڵی مدەتێکی ئەوێت تا ئارام بوون واتە ئەگەر هەر شتێک ڕوو بە ئارامبوون بڕوا دەبێت بەرەبەرە نزم بێتەوە ڕێژەکەشی. مشکلەکە ئەوەیە لەبەرەوەی لە ڕابردووە بوومەلەرزەی لەوە بەهێزتر ئانستیەوە ئێمە ئیمان هێزتر حەمیە پێ ئەو داتا و یاسارەی کە ئێمە حساباتمان بۆ کردووە ئەگینا ئەگەر لە ڕووی چۆن بڵێ قەدەری خوای گەورەوە باسی بکەین ئەویان مۆزوعێکی جیاوازترەوانە. بەڵام بەپێی ئەو داتایانی کە لە بەردەستمان لە ڕووی زانستیەوە بە دڵنیایەوە دووڕوودانی بوومەلەرزەیەکی لەوە بەهێزتر تەنها مەسەلەی کاتەکەیەتی و پێویستەکە کە لە جیاتی ئەوەی کە ئێمە ترسی ئەوەمان هەبێت کە بوومەلەرزەیەکی لەو شێوە ڕوئەدات و چی بکەین و چی نەکەین ئەبێ خۆمانی بۆ حازر بکەین وەکوتم لە ڕێگەی ئەوەی کە بیناکانمان بەهێزتر بکەین و بۆ بەو ڕێگالەی تر کە بە دراسی بکەین توێژینەوەی لەسەر ئەو بوومەلەرزانی لای کوردستان. کەواتە کاک پێشەوە ئەو بیناسازی ئێستاکە لە کوردستان برەوی پێدەدرێت دەبینین باڵەخانەی زۆر بەرز دروست دەکرێت یاخود بە شێوازێکی گشتی باڵەخانە شخصیەکان ناو ماڵەکانی نیشتەجێبوونی هاوڵاتیان هیچ ئامار و داتایەکتان لایە یاخود لێکۆڵینەوە کراوە کەوا لە دوای ڕوودانی هەر زەمین لەرزەیەک زیانەکان لە سە تا چەند بەر بیناکان دەکەون ئایا کوالەتی بیناکانی کوردستان بەرگەی تا چه ئەندازەیەک بەرزی پلەی ڕێکتەری زەمین لەرزە دەگرن؟ ڕاستی بیناکانی کوردستان هیچێک لەو کێشانەی کە هەیەە بە شێوەیەکی سیستەماتیکی دروست نەکراون. بۆ نمونە لە وڵاتە ئەوروپیەکانە ستانداردێکی ئەوروپی هەیە کە بەپێ ئەو ستانداردانە و یاسایانە بەکارهێنرێت بۆ ئەوەی بیناکانی تیا دروست بێت. لە کوردستان ستانداردێکی ئەمریکی هەیە کە بەپێ ئەو ستانداردانە بیناکان دروستەکەن و هەنێکی زۆریش هەیە لە بیناکان کە خۆتان نیش ئاگادارن هەر بە شێوەیەکی هەڕەمەکی دروستەکرێت بە هیچ عینێکی ستانداردی تێدا تیانە.
کاتێک کە تۆ بەم شێوەیە بینا دروستەکەی تۆ نازانی بە پێی چه خاصێتێک بۆ چ بوومەلەرزەیەک ئەم بینایانە و دروست کرۆ بۆم بوومەلەرزەیەک کە لە ئەمریکا ڕوئەدات و بوومەلەرزەیەک کە لە کوردستان ڕوئەدات خاصێتێکی جیاوازیان هەیە لە ڕووی ڕووی فرێکانسەوە بێ لە ڕووی مدەتی ڕوودانەکەەوەی بێ لە ڕووی چەندێک بە چ شێوەیەک ئەو جوڵە بە بیناکانەکە چکە بوومەلەرزە تەنها بە پلەی ڕێختەر جیا ناکرێتەوە بە فرێکانسیەکەی جا ئەکرێتەوە بە ئینتەنسیەکەی جا ئەکرێتەوە بە مدەتی ڕوودانەکەی جا ئەکرێتەوە و لە ناوچە بۆ ناوچە جیاوازە تۆ ئەبێ ئەو بینایانە بەو شێوەیە دروست بکرێن بەو ستانداردە دروست بکەن کە لەگەڵ بوومەلەرزەی ئەو ناوچەیە بگونجێت بەداخۆ وەکو لە کوردستان تا ئێستا دیراسەیەکی توێژینەوەیەکی زۆر بەهێز نییە کە بیناکانی کوردستان کۆ بکاتەوە و تاقی بکاتەوە لە چ ڕووی ڕوودانی بوومەلەرزە تەنها بەپێی ئەو ستانداردەی ئەمریکا ئیشەکانی لەسەرەکە ئەوە ئەگەر ئیشەڵا خوایاوەر بێت لە دوای کام توێژینەوانەی ئێستەی ئێمە یەکێک لەو توێژینەوانەیەوەیە کە بیناکانی کە لە کوردستان هەن لەم کاتەیە چۆن بڵێ تاقیکردنەوەیەک بۆ ئەو بینایانە بکەین و توێژینەوەیەک لەسەر بیناکانی کوردستان بکەین ئەگەر ئیشەڵا خوایەوە بێ ئەو توێژینەوانەمان تەواو بوو لە نەتیجەکاری ئەو کاتێکی تر باسیارەکەینەوە ئینشاءالله. زۆر باشە کاک پێشاوە توێژینەوەکانی ئێوە لە وڵاتی ئەڵمانیا ئێستا لێوێن کە جەنابەت قوتابی دکتۆرایت ئایا چۆنین دەستان دەگاتەوە زانیاری وردانەی کە لێرە هەن وایە هەرێمی کوردستان یا بابنی کەشناسی هەرێمی کوردستان لە ڕووی ئاستی تەکنۆلۆژیا و ئەو بابەتانەوە تا چەندە دەتوانێت کار لەسەر بوومەلەرزە و زیانەکانی دوای بوومەلەرزەکان بکات چونکە ئێمە تەنها ئەوەندە هەیە دەڵێن زیانی گیانی بەدواوە نەبوو یا لە سوورەکانە پیشانی بین دیوارێک درزی تێبووە یا ماڵێک ڕووخاوە لە دەربەنیخانەوەکو 2017 ڕوویدا یا تەخمیناتێکی دیکەمان بۆ زیانەکان نیە ئێوە چۆن ئەو تەخمیناتانە ئەکەن؟ ئێمە چەند ڕێگەی زۆر جیاوازمان هەیە لە حسابکردنی ئەو زیانانە بۆ نمونە ئەگەر باسی بکەمێکێک لەو توێژینەوانی ئێمە ئەوەیە کە ئێستا ئێمە بەرنامەیەکی مۆبایلمان هەیە ئەم بەرنامەی مۆبایلە ئەتوانێت بە پێی کاتێک کە بوومەلەرزەیەک ڕوئەدا لە دوای ڕوودانی بوومەلەرزەکە هەموو کەسێک ئەتوانێت بچێتە سەر مۆبایلەکە لە مۆبایل لەناو بەرنامەی مۆبایلەکە راپۆرتێک بگەێنێ بە ئێمە بە شێوەیەکی بە بوومەلەرزەکە کردبوو ئەم داتایە بۆ ئێمە وەکو چۆن بڵێ خواردنی نوین وایە چکە بە وەرگرتنی ئەم داتایە بە کۆکردنەوەی ئەتوانین شێوازی بوومەلەرزەی کوردستان بوومەلەرزەی کوردستان تێبگەین چکە ئێمە تا ئێستا لەوە بەشی جوان پێ نەگەشتین کە خاصێت بوومەلەرزەی کوردستان چۆن چییە وەکو کەشناسی هەرێمی کوردستان ئێمە کۆنتاکتی دایمیمان هەیە لەگەڵیانە چەند سنتەرێکی چاودێری بوومەلەرزە هەیە لە کوردستان کە لە چەند شوێنێکە لە شاخەکانە جێگیر کراون ئەمە لەو شوێنانەوە دەتوانین داتای بوومەلەرزە وەکو کە دازێک بۆ وەرگیرابێ ئەتوانین داتای بوومەلەرزە لێوە وەربگرین و بەپێی ئەمانە ئێمە لە چۆن بڵێ مۆدێلی خۆمان دروستەکەین لە کۆمپیوتەرا و لەو بەرنامانەی کە پێویستە لە کاری بوومەلەرزەیە بەپێی ئەو مۆدلانی کە دروستمان کردووە هەڵسەنگاندنێک بۆ ئەو بینایانە ئاکەین کە لە کوردستانە هەن بەڵام بەداخۆچکەوتم ئەمە جارێ بێ یەکەم بێن بگەڕێنەوە توێژینەوە لەسەر بیناکان بکەین داتای سەر بیناکان کۆ بکەینەوە و دوایی ئەو مۆدلانی کە ئێمە دروستمان کردووە لەسەر بیناکان بەرجەستێ بکەین هەتا ئەوەی بە شێوەیەکی جوانتر لایەن تێبگەین کە ئەو بینایانە تا چەندێک بەرگەی بوومەلەرزەی لە شێلەوەی خاصێتەکانی کوردستانی هەیە. زۆر باشە کاک پێشەوە لە 2017 کە بوومەلەرزەکە ڕووی داوە بە تایبەتی ناوچەکانی پارێزگای کرماشان لە ڕۆژهەڵاتی کوردستان و سەرپێڵ و زاهابی گرتەوە ئێمە وەکو ستافی پەیامێکێک لەوتیمانەیە کە زۆرترین و ورترین ئیشمان لەو شوێنانە کرد دەمەوێت ئەوە بپرسم ئەو ناوچانەی کە ئێمە ڕۆشتین شاخەکانی ئەو شوێنانەی کە تەواو بەردبوون ینی بە شێوازێکی چۆن شتێک قاشقاژەکەی بەو شێوازە هەمووی هاتبووە خوارەوە ئەرزەکەی هەندێک شوێن بە قەبارەیەکی زۆر گەورەڵی کرم بوو لەژێر ئەرزەکەی ئاڕۆشت بوو و لە هەندێک شوێن شەقبوونی ئەرز و جوڵانی بوو ئەمەوێ ئەوە بپرسم اینجا ناوەندی بوومەلەرزەکە لە شوێنێک بوو شەقبوونی شاخەکان لە شوێنێکی تر ناوەندی بوومەلەرزەکە توانم بڵێم کە ئزگڵە بوو باش بیرمە
زیانەکانی کەمتر بوون لە ناوچەیە کە نزیکی 50 کیلۆمەترێک لەو شوێنەوە دوور بوو یا 20 کیلۆمەترێک و لەو شوێنەوە دوورتر بوو. بۆیە ئەمە وای کردبوو خەڵک گومانی هەبێ کە مادام لەو ناوچەیە هەندێک تونەیلی گەورە لێدرابوون بە تایبەتی لەبەر ئاوەکەی بڵ گومانیان لەوە هەبوو کە ڕەنگە ئەمە کارێک بێت بۆ نمونە دەسەڵاتدارەکان لەو ژێر زەویەک تەقینەوەیان کردبێ یاخود هەر بابەتێکی دیکە. ئایا ئەمەی کە ئێوەش باز دەکەن باز لە پلێتەکانی ژێرزەوی دەکەن تا چەندە ئەگەری هەیە چۆن دەڵی دەرهێنانی هەندێک کانزای ژێرزەوی هۆکارێکی کەم بێ بۆ ڕوودانی بوومەلەرزە؟ ئایا ئەو تۆنێلانە کاریگەریان هەیە؟ وایە تا چەندە گومانی هاوڵاتیان ئەتوانم بڵێم ڕاستە کە ڕەنگە دەستی مرۆڤ هەبێ لە تەقینەوە لە تەقانەوەی هەندێک بابەت کە کاریگەری لەسەر دروستبوونی بوومەلەرزە یاخود خودی ئەوانە بوومەلەرزە بن ڕوو دەدەن؟ زۆر ئەزای چۆن ئێمە وەکو لە ڕووی زانستیەوە ئەتوانین بوومەلەرزەیەک کە ئینسان دروستی کردبێت واتە بە بۆنەی تەقینەوەیەک ڕوویدابێت و بوومەلەرزەیەک کە بە بۆنەی لێکترازانی پلێتەکانەوە ڕوویدابێت جا بکرێنەوە. بۆ نمونە لە پۆڵندا شوێنێکەیە کە کانزای وەبزانم خەڵوزی لێ دەرەهێنن مانگانە تەقینەوەیەک دروست ئەکەن تەقینەوەیەک ئەبێت لەویا کە ئەو جیهازانی ئێمە لە ئەڵمانیا هەمانە بۆ بوومەلەرزە هەستیارەکەی هێندە بەرزە کە ئەو تەقینەوەی ئەخوێنێتەوە هەتا بە 4 پلەی ڕێختەری بوومەلەرزە تەقینەوەکە ئەخوێنێتەوە. بەڵام لە هەمان کاتە لەبەرەوەی خاصەتی جیاوازە لەوە تێئەگەین کە ئەمە ئەو بوومەلەرزەیە بە بۆنەی تەقینەوە بوو بە بۆنەی لێکترازانی پلێتەوە نەبووە. ئەمە لە ڕووی ئەوەی کە ئایا ئەتوانین بزانین کە چ بوومەلەرزەیەک بە بۆنەی لێکترازانی پلێتەوە ئەو چ بوومەلەرزەیە بە بۆنەی تەقینەوە. ئەمە یەکەم. خاڵی دووهەم لە شێوازی ئەوەی کە بۆچی لە هەنێک شوێنە شەقبوون دروست ئەبێت لە هەنێک شوێنە لەوانەیە کون دروست ببێ لە هەنێک شوێن بەڵام لە چەقی بوومەلەرزەکەیان نابێ ئەبێت لەو تێبگەین کە بوومەلەرزە کاتێک لە چەقێکا دروست ئەبێت لە یەک خاڵی تایبەتان نییە لە پشتێنەیەکە بوومەلەرزە دروستە بێ. کاتێک لەو پشتێنەیە بوومەلەرزە دروستە بێ بە پۆی بە شێوازی شەپۆلێک بڵێن بە بازنەیی بە چواردەوری شوێنی شەقبوونەکە بڵاو ئەبێتەوە. ئەم شەپۆلانە دوو جۆر شەپۆلیان هەیە، یەکیان S-wave پێ ئەڵێن، یەکیان P-wave پێ ئەڵێن. ئەم دوو شەپۆلە بەدوای کە بەدوای یەکایەن S-wave-ەکە بەرەوەی بەرزوونزمی بە ئەرزەکەکە و P-wave-ەکە بە لاتەریبی ئەرزەکە ئەجوڵێنێ. بۆیە واکە کە P-wave-ەکە کە ئەگاتە سەر بیناکان جوڵەکەوا لەیەکە بەکە بکو هەم ئەو حرەکەی کە من ئەیکەم وەکو جوڵەی بیناکان وایە. لە ئەرزێکەوە بۆ ئەرزێکی تر ئەگۆڕێت شێوازی کاریگەری ئەم شەپۆلە کاتێک ئەگاتە سەر ئەو ناوچەیە کە بۆی باسەکەین. بۆ من ئەگەر ناوچەیەک ئەرزەکەی گڵ بێت، ئەرزەکەی گڵێکی ساف بێت، شێوازی کاریگەریەکەی جیاوازە وەک لە ناوچەیە کە ئەگەر ئەرزەکەی بەرد بێت یا ئەگەر تێکەڵەیەک بێت. بۆیە ئێستا زۆر ئیش لەسەر ئەو ئەکرێت کە لەوە تێبگەین کە ئایا ئەگەر ئەرزەکانمان ئەو بینایی کە دروستێکین بە تایبەت ئەبێ زۆر دڵنیایی لەسەر ئەو بکرێتەوە کە لەسەر چ شێوازە ئەرزێک دروست ئەکرێت و ئەو ئەرزێک کە لەسەری دروست چۆن بڵێ لەسەری دروستکراوە بە شێوەیەک بێت کە لەگەڵ خاصەتی ئەو بوونەلەرزانەی ئەو شوێنەیەوەکو چۆن وتم بتوانێت بەرگری بکات. بەڵام ئەوە پەیوەندی بە لێدانی تونێل و ئەو مۆزوعانەوە نییە، یعنی ئەگەر هەرشی بێ بە شێوەیەکە کە وەکو چۆن بڵێ حسابی بۆ ناکرێت کە زۆر باشە تعبیرێکی ڕازی بێت. کاک پێشاو زۆر جار لە کاتی ڕوودانی زەمین لەرزەیە دەنگی سەیسەر دەبیسترێ، بەشێکیان وەکو هاژەیەک وایە، بەشێکیان وەکو گرمەگرمێک وایە. ئایا جۆری زەمین لەرزەکانیش دەنگی جیاوازیان لێوە دەردەچێت یا خۆت ئەو دەنگانە لەکوێوە سەرچاوە دەگرن؟ ڕوودانی بوومەلەرزە یعنی دەرچوونی تاقەیەکی دەرچوونی هێزێکی زۆر زۆر بەرزە، یعنی هەموو گەردیلەیەک لەژێر خاک ئەو خاکی کە بوومەلەرزەکە تیا ڕوایە هەموو گەردیلەیەک بە شێوازێکی زۆر ئەجوڵێنەوە. ئەو سەوتانی کە دروستە بن پەیوەندی بۆ هەیە، یان پەیوەندی بۆ هەیە کە بەجارێک 100,000 بینە 200,000 بینان لە ناو شارێکە لەرزە دروستەکەن. لەرزە خۆی کە هەت شتێک کە لەرزە دروستکە ئەوکو چۆن بڵێ سەوتێکی سەیری لێ دێسە. بۆ نمونە ئەگەر ئاسنێک
تای بچێشی بە بەقوتی لەرزەکەی سەڵتێکی لێ ئەگەر هەنێک لە کانزاکان ئەگەر هەمومان جۆمان لێ بۆ کاتێک کە پیای ئەچێشی سەڵتێکی سەیری لێ دێوەکو لەبەر ئەو فرێکانسی کە دەریەکات سەڵتێکە لەم بەلەرزە شۆیت هەر پەیوەندی بەوەیە پەیوەندی بەو جوڵانەوە هەیە پەیوەندی بە کۆبوونەوەی کۆمەڵە سەڵتێکی جیاواز هەیە کەوا ئەکا وەکو ناڵەیەکی زۆر زۆر بەرز جۆمان لێ ئەبێت. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز پێشەوا لوقمان خوێندکاری دکتۆرا لە بواری زانستی بوومە لە زەمین لەرزەزانی لە ئەڵمانیەوە لەگەڵ مام و سپاس بۆ زانیاری و ڕوونکردنەوەکانت. بەڵێ بینەرانی عەزیز ناوڕێکمانەیە و دێنەوەلات. بچێکردنا هەمی جوورێن ئامانên şîşey yên tendurustî ji bo parastineka baştir û saxlemtir bû hewa û xêzanên hewa. V-Block ev sîstemê pêşkeftî nahêlît çi bakterya yan vayrosên xerab ev şîşey ve bimînin. Pirêka kompanya Alton Oz hîndêşên vî cûrê amanên şîşey bi destxwe ve bînin. Bi tinê peywendiyê bikin bû pitir pêzanînan. Kompanya Alton Oz zaxo komelgeha bazirganî. کارگێ ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە. کارگێ ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگێ لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن. بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی حەوت بڕوانەمی جیهانی و نێودەوڵەتی. لە تایبەتمەندی ناوازەکەی ئاوی بەڕادی سلێمانی ئەوەیە کە لەزگەیەک بەسەری بوتڵەکەوەیە ڕێگرە لە پیسبوون و بەکتریا و ڤایرۆس. زیاتر لە مەرج هەبوونی لاستیکێک لە بەشی ناوەی سەری بوتڵەکە بۆ زیاتر قایم بوون. بۆ یەکەم جار ئاوی بەڕادی سلێمانی بە 6 ڕەنگی جیاواز و بەپێی ئارەزوو خواستی ئێوە دەستکی بوتڵی بەڕادەکە بەرهەم هێنراوە. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر، تەندروستی باشتر. کارگەی ئاوی سلێمانی. سڵاو، ئایا ئەزانیت هایلۆت چییە؟ هایلۆت گەورەترین و نوێترین سیستەمی ژمێریاریە بۆ ڕێخستن و یارمەتیدانی مامەڵە بازرگانیەکانت تایبەت بە کۆمپانیا، کارگە، کۆگا، مۆڵ، بەنزینخانە، هۆتێل و ڕێستۆرانت، مارکێت و دەرمانخانە، مەلەوانگە و سەنتەرە وەرزشیەکان. بە خۆشحاڵیەوە ئێستا سیستەمی هایلۆت بە زمانی شیرینی کوردی بەردەستە تایبەت بە کڕیارە بەڕێزەکان. هایلۆت گەرانتی مانەوەیە. بۆ پەیوەندیکردن 070 791 10 هایلۆت. خۆشترین و باشترین جبس هەڵدەبژێرین سەرەتاش لە بەشداربووی دەستە شەفمانەوە دەست پێیەکەین. پرسیاری یەکەممان دەڵێت کام لەم تامی جبسانە خۆشترینە؟ سرکە، مریشک، ئیندۆمی، پەنیر؟ ئیندۆمی. وەڵامەکە زۆر ڕاستە. ئێستا دەچینە لای بەشداربووی دەستە ڕاست. پرسیاری دووەممان دەڵێت کام جۆری جبس منداڵە زیاتر ئارەزووی دەکەن؟ سەدڵ، کیسە، خێزانی هەمویان. بە دنیایەوە بووە. وەڵامەکە زۆر ڕاستە. ئازیزان خۆشەویستان، بەشداربەکانمان خاڵەکانیان یەکسانن. کۆتا پرسیار ئاڕاستی هەردووکیان دەکەین. کامیان زووتر وەڵامیاندایە دەبێتە براوی پێشبڕکێکەمان. پرسیارەکەشمان دەڵێت هەموو ئەوانەی کە وتمان لە چ جبسێکدا هەیە؟ بۆسە ئەوانەی کە باسمان کرد بەس لە جبسی نینیایە. لەی جبسێکی ترا نەم خواردووە؟ ئەوەدا لەناو جانتاکەشمان پێما. حەزەکەم خۆشتان تاقیکەنەوە دڵنیام هەڵبژاردنە ڕاستەکە جبسی نینی. بێگومان وەڵامەکە زۆر ڕاستە. دڵنیا بووبینیە ئەو جبسەی وێنەی نییە. کەرتامێکی بێخۆشە بۆ من بە ئەو خۆتۆشە. ئادەی پێم بڵێن چییە؟ نینیە و هەر نینیە. جبسی نینی تامێکی لە یاد نەکراوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام.
دووبارە سڵاوتان لێبێت ئازیزان لە بڕگەی لەگەڵ پامنێران دەچمە لای پامنێرەکانمان لە ناوچە جیاوازەکان یاریێمی کوردستان بۆ ڕووماڵکردن و گواستنەوەی زانیاری و چالاکە جۆرا و جۆرەکان لە هەڵەبجەی شەهیدەوە دەست پێ دەکەین دەچینە لای پامنێرمان سامان فەتاح سامان سڵاوی خوا لێبێت تۆم کاتت باش گرنگترین زانیاریەکان لای تۆ چین بەڵێ سڵاوتان لێبێ لە ماوەی ڕابردوودا و لە ساتی گەشتنی ڤاکسینی دژە کۆرۆنا بۆ پارێزگای هەڵەبجە ژمارەیەکی زۆر کەم لە کارمەندانی تەندروستیوە هاوڵاتیان ئامادە بن کە ڤاکسینەکە وەربگرن لە دوای ئەوەی کە بەڕێوەبەری تەندروستی هەڵەبجە ئاماژەی بۆ وەگرت کە هاوڵاتیان بەدەم ڤاکسینەوە نایەن و بەڕێوەبەرایەتە کارمەندانی بەڕێوەبەرایەتە تەندروستیەکانیش ڤاکسین وەرناگرن لەبەرەوە بە شێوەیەک لە شێوەکان بوو بە ئیجباری بۆ کارمەندانی تەندروستی ڤاکسینەکە نێردا بۆ بنکە و بەڕێوەبەرایەتە تەندروستیەکان بۆ ئەوەی کە کارمەندانی تەندروستی ڤاکسین وەربگرن و لە ئێستاشدا بەشێکی زۆر لە هاوڵاتیان و لە چین و توێژە جیاوازەکان سەردانی نەخۆشخانەی مناڵان و مناڵبوون و مناڵانەکەن بۆ ئەوەی کە ئەو ڤاکسینە وەربگرن لە دوای ئەوەی کە بەشێک لە بەرپرسانی و بەڕێوەبەری گشتەکانی پارێزگای هەڵەبجە ڤاکسینیان وەرگرت دواتر جۆرێک هاوڵاتیان دڵنیایان وەرگرت دەربارەی ڤاکسینەکە لە ئێستادا خەڵک بە شێوەیەکی هێزگار زۆر سەردانی ئەم نەخۆشخانەیەکا بۆەوەی کە ناوی خۆیان بنووسن و ڤاکسین وەربگرن من ئەچمە لای کاکەکرم بەڕێوەبەری خۆپاراستنی تەندروستی دەربارەی ڤاکسین پرسیارێکی لێ یەکەم کاکرم سوپاس بۆ دەرفەتە خەڵک ئێستا دێ بۆ ڤاکسین وەرگرتن بە ناوی خوای گەورە بەیانی هەموو لە باش هیوای تەندروستێکی باش بۆ هەموو لایەک ئەخوازین طبعا ئەمڕۆ خۆشحاڵم چکە ئەتوانم بڵێم لە چاو ڕۆژانی ڕابردوودا هاوڵاتێکی زۆر سەردانمانەکەن ئەتوانم بڵێم ئەمڕۆ زۆرترین ڕێژەی خۆکوتان تۆمار کراوە و بڕی پێویستمان هەیە و ژەمی پێویستمان هەیە بەدەمەوە هاتنی هاوڵاتیان ئەمڕۆ زیاتر بووە و لە دایرەکی خۆشمەوەندەی کە ئاگادارم ئەمڕۆ تا ئێستاوە سەعات 2:04 ئەو ناوەیە زیاتر لە 45 هاوڵاتی ناوی خۆیان تۆمار کردو تاکو ئێستا چەند هاوڵاتی بە کارمەندانی تەندروستیشەوە لە ئەم نەخۆشخانەیە ڤاکسینیا وەرگرتووە لە تیمێکمان هەیە ئەو تیمە ئێمە سابتە تا ئێستا 138 هاوڵاتی هەتا ئەم ساتە دوای منیش بووە 138 هاوڵاتی ئەو ڤاکسینەی وەرگرتووە و ئەتوانم بڵێم لە 100%شان ڕێژەی چۆن ئەڵێ باری سەحیان زۆر زۆر باش کاکرم لە ماوەی ڕابردوودا لە ڕۆژانی ڕابردوودا گلەیەکە بوو لە هاوڵاتیانەوە لەوەی دوو جۆر چەند جۆرێک ڤاکسین لێرە بەکارهێنرێت کەسەکان جیاکراونەتەوە بۆ پێدانی ڤاکسین ئایا ئەو جیاوازیە بەدێکرا خود بە پێچەوانەوە ئێوە هیچ جیاوازیەک ناکەن و ئەو ڤاکسینانی کە لێرەیە بۆ هەموو وڵاتێکی بەکارێن من حەزم کرد ڕاگەاندنەکە بێ ئەو سوالم لێ بکات ئێمە دوو جۆرمان هەیە ساینۆفارممان هەیە شەریکێکی سینیە و ئەسترازینیکەمان هەیە شەریکێکی هاوبەشی سوید و ئەریتانیە طبعا ئەم ساینۆفارمەی کە سەرەتا هات 120 دۆز بوو بەشی 60 کەسی ئەکرد و بەپی معلوماتەکانی ئێمە بەپی ئەو یاسایی کە بۆ ئێمەدا نرابوو بۆ ئەو کارمەند و پزیشکانەیە کە ڕاستەوە خۆ تەعامل لەگەڵ ئەوانە کردووە کە بەرکەوتەی کۆرۆنان بۆیە ئەتوانم بڵێم کارمەندەکانمان زۆر باوەڕیان بە بابەتەکە نەبوو ئەوانە و دواتریش ئەمە شەریکەی کەمان بۆ هات ئەستراکە ئەتوانم بڵێم دان پێدانراوێکی زۆر 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 باشە بۆیە من خودی خۆم دڵنیام لەوە کە هیچ بابەتێکیان بڵێم خراب نییە و هەردوو زۆر زۆر کەم ئەگەر بە کورتی جوابم بیتەوە بۆ بەرکەوتوانی چەکی کیمیاویی ئەم ڤاکسینە بەکارهێنرێیان بەڵام تا بە کورتی جواب بیتەوە مەمنونم بەتەئکید ئەتوانن و ئەوەنەی کە من ئاگام لێ دێتی تا ئێستا 5 تا 10 کەس لە کەوتوانمان هەبووە بەڵێ بەڵە جەلال وەک بەڕێوەبەری خۆپاراستنی تەندروستی ئاماژەی بۆ کرد ڤاکسین وەرگرتن بۆ بەرکەوتوانی چەکی کیمیاوی تا ئێستا دەبەرکەوتە و برینداری چەکی کیمیاوی ئەو ڤاکسینە وەرگرتووە وەک میوانەکەم ئاماژەی بۆ کرد دوو جۆر ڤاکسین لێرایە و ئەو دوو جۆرە بریتانی و چینین و هەردوو ڤاکسینەکە بە هاوڵاتیان ئەدرێت زۆر سپاس بۆ پامنێرمان سامان فەتاح کە لە هەڵەبجەوە لەگەڵمانە بوویت.
بەڵێ زانە چینە لای هاوکارمان چیانووری لە کەرکووکەوە چیا سڵاوت لێبێ و زانیارەکانی ڕۆژی پارێزگای کەرکووکمان بۆ بگوازیتەوە. ساو لە ئێوە لە بینەرانی کەناڵی پەیام لە ماوەی دوو ڕۆژی ڕابردوو تا وەزارەتی پەروەردەی حکوومەتی عراقی بەپەلە داوای لە سەرجەم پارێزگاکان و پەروەردەی سەرجەم پارێزگاکان کردووە لە ماوەی دوو ڕۆژ داواتە ئەمڕۆ ئەنجامی تاقیکردنەوەکانی کۆرسی یەکەم ڕابگەێنن لەبەر ئەوەی پێدەچێت لە ناو ئەم هەفتەیەدا لە کۆتایی هەفتە شانەی باڵای قەیرانەکان یان لیژنەی تەندروستی و سەلامەتی حکوومەتی عراقی بڕیاری نوێ لەبارەی خوێندن لە عێراق دەربکە بۆیە وەزارەتی پەروەردە داوای کردووە هەرچی زووە تاقیکردنەوەکانی خارجی کۆتایی پێ بهێنرێ و ئەنجامی تاقیکردنەوەکانی کۆرسی یەکەمیش لە ماوەی ئەم هەفتەیەدا بە تەواوەتی ڕابگەێنرێ هەرچەندە ئەمڕۆ ئەنجامی تاقیکردنەوەکانی سەرەتایی سەرجەم ڕاگەێنراوە پێشبینی دەکرێت لە کۆبوونەوەی ئەم هەفتەیەدا کە لیژنەی باڵای تەندروستی و سەلامەتی عراق کۆ دەبێتەوە لەگەڵ وەزارەتی تەندروستی وەزارەتی پەروەردە هەم بڕیاری نوێ لەبارەی قەدەغەی هاتوچۆ دەربکرێ هەم بڕیاری نوێ سەبارەت بە ساڵی خوێندن بدرێ ئایا ساڵی خوێندنی ئەم ساڵ وەکو پێش کۆرسی یەکەم درێژە پێ بدرێواتە لە هەفتەیەکدا یەک ڕۆژ قوتابیان بچن بخوێنن یا نا کۆتایی پێ بهێنرێ و تاقیکردەوەکانی کۆرسی یەکەم ئەنجامەکانیان بۆ سەری ساڵیش هەژمار بکرێت و کۆتایی بە خوێندن بهێنرێ هەر سەبارەت بە قەدەغەی هاتوچۆ بڕیارە لە ناو ئەم هەفتەیە لیژنەی باڵای تەندروستی سەلامەتی عراق بە ئامادەبوونی وەزیری تەندروستی سەرجەم وەزارەتە پەیوەندیدارەکان بە سەرۆکایەتی سەرۆکوەزیرانی عراق کۆ ببێتەوە و بڕیار بدرێت لەسەر قەدەغەی هاتوچۆ ئایا قەدەغەی هاتوچۆ بە تەواوەتی لە عێراق ڕابگەێنرێەوە لە پارێزگاکانی عراق ڕابگەێنرێ یاخود وەکو پێشووتر وەکو چەند مانگی پێشووتر وەکو هەفتەکانی ڕابردوو کە ڕۆژانی هەینی و شەمە قەدەغەی هاتوچۆی گشتیەوە ڕۆژانی دیکە لە کاتژمێرنەوەی شەو بۆ کاتژمێر 5 بەیانی دەست پێ دەکات عێراقیەکان و هاوڵاتیان سەرجەم چاوەڕوانی بڕیارەکانی لیژنەی باڵای تەندروستی و سەلامەتی عراق دەکرێت بە تایبەتی بۆ مانگی ڕەمەزانی پیرۆز کە ئێمە پێدەچێت پێشبینی دەکرێت لە دوو ڕۆژی ڕابرد داهاتوو ڕەمەزانی پیرۆز دەست پێ بکە و سێشەممە ڕەمەزان بێت بۆیە بڕیارە لیژنەی باڵای تەندروستی سەلامەتی عراق کۆ ببێتەوە بڕیاری گرنگ بڕیاری تەواو لەبارەی قەدەغەی هاتوچۆ لەبارەی داخستنی مزگەوتەکان یا مانەوەیان وەکو ئێستا کە بمێنێتەوە مزگەوتەکان دانەخرێ لەناو ئەم هەفتەیە بڕیاری تەواوەتی لەو بارەیەوە دەدرێت. زۆر سپاس بۆ پامنێرمان چیانووری کە لە کەرکووکەوە لەگەڵمان هەبوون بەڵازدان ئێمە بەردەوامین لە ڕووماڵ و گواستنەوەی چالاکیەکان لە ڕێگەی پامنێرەکانمانە چکە لە چەند شوێنێکی جیاواز چالاکی و زانیاری جۆرا و جۆر هەن لە دوای چیا دەچینە هەولێر لای پامنێرمان ئیدریس محەممەد ئیدریس سڵاوی خوا لێبێت ئێستا چۆ لەکوێ بە پێ و سوڕانی کە هی توێ و گەشتوەتە لای ئێمە لە قەڕەباڵە پێکدای ئەوانەی کە لە پشتی سەری تۆ کۆبوونەتەوە چی ئەوە ئەم چالاکیە چیەگەر بەگشتی بیگوازیتەوە بۆ ئێمە بۆ بینەرانی عەزیز. سڵاوی خی گەورە لێبێت جەلال بڵێ لەم لە 16 مانگ لە هەفتەی داهاتوو ڕۆژی زیانی ژینگێ لە 16 چوار وا بڕیارە لەم هەفتەیە کەماوە هەڵمەتێکی یەک هەفتەی ژینگەی دەست پێ بکرێت لە شاری هەولێر ئەوانەیەکەوە لێرە کۆبوونێتەوە ڕێکخراوەکانی ژینگەن و لایەنە پەیوەندیدارەکان کە پەیوەست بە ژینگەوە ئەم ڕێکخراوانە یاخود ئەم کەسانەکەوە هەڵمەتی یەک هەفتەی ژینگەی ئەنجام دەدەن لە ئێستاشدا بەشێکی زۆر لە ڕێکخراوەکان کەوا سەر بە ژینگەن لێرە ئامادەن و ئەو هەڵمەتێکەوە دەستیان پێکردو بۆ پاکردنەوەی ئەو ژینگەیکەوە لێرە هەیە هەمویان بە دەستچێش و بە ئامادەسازیەوە لێرە خۆیان ئامادە کردو تاوەکو ئەو هەڵمەتە دەست پێ بکەن و ئەمڕۆ دەست پێ دەکەن لە هەفتەی داهاتووکەوە کۆتا کاتیان دەبێت بۆ یاخود 16 مانگ دەبێت کەوا ئەو ماوەی ڕۆژی زیانی ژینگەی پێ دەڵێن لەلایەکی تریشەوە لیژنەی باڵای کۆڕۆنا ئەمڕۆ کۆبنەوەی خۆی ئەنجام دەدات و لەلایەکی دیکەشەوە یەکێتی مامۆستایانی کوردستان ئەمڕۆ دەستەبارەت بە موچە و بژێوی مامۆستایان لە کۆبنەوەدان و لەلایەکی تریشەوە بەشێکی تر لە هاوڵاتیان یاخود ئەبڵێ کاک جەلال ئێستا کۆنگرێش و ڕۆژنامەوەی دەکەن ڕێکخراوەکان من دەمەوێت بچمە لای ئەوان ئەوە دواتر زانیاریەکانتان بۆ گەشتیاریەکان
ئەو دەواازانەی کە دێنە ناو دارستانی کەس نەزان دادەخرێت تەنیا یەک دەواازە دەمینێتەوە و لە ڕۆژانی داهاتوشدا چەندین چالاکی تر بەردەوام دەبێت لە ناو بازار لە داو دەستگاکانی حکومەت لە ناو ناوەندەکانی خوێندن بەڵام ئەمڕۆ لەم هەڵمەتە دەستپێکەدا کە هەموو لایەنە ژینگەیەکان نوێنەریان بەشدار بووە بۆی بتوانین گەورەترین هەڵمەتی پاکردنەوە ئەنجام دێن ئەمەی ئەمڕۆ دەکرێت تەنیا لایەنە ژینگەیەکانە بە بۆنەی ڕۆژی ژینگەی کوردستان پێم خۆشە کاکسایب کە بەڕێوەبەری ناحیەی ئەم سنوورەیە بەڕێزیان پەیامێک پێشکەش بکات. ئەمڕۆ کام هەلمەتە ئەنجام دەدرێت بۆ پاکردنەوەی ژینگە لە سنووری ناحیەکەمان سنووری دارستانی کەس نەزان خۆم بە خۆشحاڵ دەزانیوە زۆر سپاسی بە ڕێبەراتی پۆلیسی دارستان و ژینگەی هەولێر دەکەین کەوا سنووری ئێمەیان هەڵبژاردووە ئەم هەڵمەتە جگە لەوەی کە پاکردنەوەیە لە سنوورەکەمان پەیامێکە بۆ هاوڵاتیانی خۆمان کەوا پابند بن بە پاراستنی ژینگە و ئەم هەڵمەتە جاری یەکەم نییە کە ئەنجام دەدرێت لە سنوورەکەمان بەردەوامە و بەردەوامیش دەبێت بۆ زۆر سپاس بۆ هاوکارمانی دریز محەممەد لە هەولێرەوە کەوا چالاکیەکی بواری ژینگە پارێزێ و بۆی گواستینەوە چینە لای هاوکارمان جەلال جەباری لە چەمچەماڵەوە کاک جەلال سڵاوت لێبێ و زانیارەکانی ڕۆژ لایەوە چین. دیارە جەلال جەباری لە کردبوونەوەیەکدا بەشدارە لەوەی کە ناڕزایەتیەک هەیە کە بیگوازێتەوە بەڵام تا ئێستا گرفتی دەنگمان هەیە دەنگی جەلال جەباری ناگاتە لای ئەمە بۆی کە بزانین ئەو گردبوونەوەی کە لە ئێستادا لە چەمچەماڵ ڕوویداوە ئەوانەی کە لە پشتی سەری جەلالەوە دەبینران بۆچی گردبوونەتەوە و زانیاریەکان بەگشتی چین دەچینەوە لای پامنێرمان جەلال جەباری. جەلال دووبارە سڵاو لێبێ فەرموو درێژە بە زانیاریەکانت بدە. وڵە جەلال دیارە دەنگی هاوکارمان جەلال جەباری ناگاتە لای ئێمە دەچینە لای تەوەرەی دووهەمی بەرنامەکەمان ئەویش بابەتێکە کە توانم بڵێم بابەتێکە تەواوی کۆمەلگا چینەکانی کۆمەلگا سەرنجیان لەسەرەتی و ڕاستەخۆ کاریگەری لەسەر زۆربەی ناو خێزان و کۆمەلگا هەیە ئەویش بابەتێک هاتو تاراوە کاریگەری میدیا بەڵام بەلایانی نەرێنی لەسەر تێکدان و وەروە خراپکردنی نەریتە کۆمەڵایەتیەکان یاخود میدیا چۆن لە ڕێگەی کۆمەڵێک پرۆگرام و بەرنامە و کۆمەڵێک دیمەنەوە بکە نەریتەکانی کۆمەلگا بشێوێنێ یاخود کۆمەڵێک نەریت و کولتوری زیاد لە گونجاو بۆ ئێستەی کوردستان و کۆمەلگا و خێزانی کوردی بێنێتە ئاراوە وەروەها بڵای بکاتەوە و بەو کۆتایانەش پێم وابێ وەک جەلالی هاوکارم ئاماژەی پێکرد سێ پرۆگرام لە سێ میدیای جیاواز ئیدی ئەوەندە با بڵێن کاریگەریان خراپ بووە تەنانەت لایەنە پەیوەندیدارەکان و وەزارەتی ڕۆشنبیری کە زۆر جار پشتگیری و سەپۆرتی بەشێکی زۆر لەو میدیا و کرانەوانە دەکا بەڵام هەر خودی خۆشی پێوا بووە ئیدی ئەمە دەبێت ڕابگیردرێت وەروەها دەبێ کۆتایی بەم جۆرە لە پرۆگرامانە بێت یانێ بەشێک لە میدیاکان زیاد لە پێویست گرنگی بە کۆمەڵێک لەو پرۆگرامانە دەدەن کە زیانیان هەیە. جەلال پێشەوەی بچینە لای میوانەکە نازانم هاوکارمان جەلال دیارە هاوکارمان جەلال جەباری دیسان لەگەڵمانە بێ کاک جەلال سڵاوت لێبێ وەگەر زانیارەکانمان بۆ بگوازیتەوە. كان باني مخان لا نجيب في باني مخان او يتلف منه ديار الزماريك لا او حوض ماصين لا سوري قضاي داقوق كديار لباس كان باني مخان او باز يعني تداخل يرمي انا من سوري تاريخ جاي سيماني وتلا سوري تاريخ جاي هولير الرجال اللي سما في داخل يرمي انسان كان بوم بس امره درجونه سوا من لقل خوان زياتر بالسوق كم ساعه قعدت دي سير فاو سير اجل تمري اكثر سودا وكاريه وسيا ويوم استمروا بالمتوفى دەستخۆشیتان لێکەین ببوونەوەی کە هاتوون بە دەنگمانەوە بۆی ئەم کێشەی خۆمانەتان بۆ باسکەین بڵێ وڵای ئێمە کێشەی ئەوەمان هەیە لە سەیتەرە ڕێمان لە گیرە ئیسا وەکو ئەو گەنجانەی کە لە پشتەوە وەکو بەشێ لە ماسی فرۆشەکانی داقوق هاتووی ناڕزایی خۆمان دەربڕین بەرامبەر ئەو بڕیارەی کە پێش 3 ساڵ دراوە
دەرکراوە بە بۆنەوەی کە ماسی نەخۆشە هەیە لە جنوب ئەو بڕیارە پێش 3 ساڵ بوو ئەوە تێپەڕی و ڕۆشت نەخۆشی ئێستان نەماوە داوسا ئێمە پێوتمان بە جنوب نییە خۆمان داقوق گشت کورسان و گشت عێراق قەزانێ داقوق بەناوبانگە بۆ ماسی تعبیەی بڵین جنوب و کورسانی شەکە یعنی ئەتوانین بۆ جنوبیش بنێرین بۆ کورسانیش بنێرین ئێستا ڕێگیریمان لێکەن لە سەیتەرەکان بەوەی کە ئێمە ماسی جنوب داخڵە وەڵاهی جنوب نییە کەرکووکەی جنوبە داقوق ماسی زۆرە بەناوبانگەر ماسی لە هەموو شوێنەکە نییە بڵێ وەک داقوق بڵێ هەم زیان و زەرری بێ وەگەیانۆم ڕێگریکردنا زۆر زەریری گەیاندووە ئێستا ئیشێکی کە هەیە بۆ تەقتەق مەمنوع نییە سایەکانی تەقتەق ئێمە چیەکەین ئێستا تەقتەق دێن لە کەرکووک لێمانەکردنەوە خۆ ماسێکی خۆمانە تەقتەق ماسییان نەما هەر ماسێکی خۆمانە تەقتەق لێمانەکردنەوە و ئەیبەن بۆ هەولێر و بۆ سلێمانی نفوسیان تەقتەقەوەی تر ئاید کورسانە کەرکووک ئاید کورسان نییە ئێستا پێش 3 ساڵ ئاید کورسان بووین ئێمە لەبەرەوەی تانەوتەکە بوو ئێسفادەیە بوو ئێستا 3 ساڵە ئیشیان نەما بووینە جنوبی ئەمە ئیسە لەخوا بەزیاد بێ داواکاری ئەوە چییە؟ وەڵڵاهی داواکارین لە هەر بەرپرسیە لە هەر مەسوولێکی ئەم دوو شارە هەولێر چی سلێمانی داواکارین لیان بۆ داچوونەیە بووە مەوزوعە بکەن ئێمە گوناحمان چییە وەڵڵاهی هەمووی کوڕی فەقیرە ئەم ئیشاکە ئەگە دەوڵەمەند بۆیان بن بەخوا ئیشەمان ناکرد اینجا داواکارین لێکە یاخود لە بازگەکانی هەولێریش وەڵڵاهی لە بازگەکانی سلێما لەم بازگەی بانیمەقان و لە بازگەی شێراوەش بڵێ ئەڵێ کاکە فەرم و نفوست کەرکووکە نابێ داخڵبی ئەمە ماسی یخۆ کەرکووکم خۆ کەفرم نەکرە کەرکووکی وەڵی خۆ من کوردیشم بڵێ ئیتر بۆ یعنی کێشەمە دا هیوادارم کێشەکەمان بۆ چارەسەرکەن ئارە وەڵڵا دەستخۆشی لە تۆش بەڵێ کاکشوان جگە لەم چالاکی کە ئێستا لە پشتی منەوە هەیە هەر بڕیارە ئەمڕۆ کاتژمێر 11 وەفدێکی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لە پەرلەمانی کوردستان بە مەبەستی بەداداچوون بۆ کێشە و گرفتەکانی کەسوکاری شەیدان و ئەنفالکراوان لەلایەک وەکەم و کورتیەکانی مۆنومێنتی ئەنفال لە قەزای چەمچەماڵ سەردانی مۆنومێنت بکەن لە قەزای چەمچەماڵ و بڕیار هەر ئەمڕۆ کاتژمێر 3 پاشنیوەڕۆ دەستگای خێرخوازی بەخشین هاوکاری لە جۆری سەبەتەی خۆراک بەسەر بەشە ناوخۆیی کوڕانی پەیمانگای تەکنیکی لە قەزای چەمچەماڵدا دابەش بکات ئەمە کۆی زانارەکان و لای من نەگەڕێمەوە لای ئێوە هاوکارمان جەلال جەباری بۆ زانیاریەکانە سپاس بەڵایزان دەچینە چەوەری کۆتایی بەرنامەکەمان قسەکردن لەسەر کاریگەری میدیا لە تێکدانی دابوونەریتە کۆمەڵایەتیەکان دیارە دەزانین کە ماوەیەکە هەندێک میدیا بە پاڵپشتێکی باشی مادی و لە ڕۆکانی دیکەشەوە پاڵپشتێکی باشیان دەکرێت کە بەدەیان جۆر درامای بیانی دۆبلاژ دەکەنە سەر کوردی و دابوونەریتە کۆمەڵایەتیە کوردەواری ڕەسەنەکانیان تێکداوە بەسەریەکە تەنانەت ئێستا وایان لێ هاتووە لە چاولەگەری لە هەندێک لە میدیا تەنانەت دەتوانم بڵێم لە ئەوروپا ژێکجار بۆ بێشەرمیە نییە کەچی ئەمان بەو شێوازە بەرنامەی خۆماڵی بە زمانی کوردی تەقدیم و پێشکەشی بینەران دەکەن کامە کاریگەری خراپی کردوێتە سەر کۆمەلگای خۆمە سەر تەنانەت پەروەردەی منداڵ و تاکو و خانمانیش کە لە ماڵەوە دانیشتون بۆیە ئایا بابزانین ئەو بڕیاری کە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا بۆ وەستاندنی تەنها 3 بەرنامەدرا کافیە بڵێن لەوەی لایەنە پەیوەندیدارەکان بە خەمی ئەوەن کە میدیا نەبێتە هۆکار بۆ تێکدانی دابوونەریتە کۆمەڵایەتیەکان یا پێویستە بەگشتی چی بکەین ئایا تەنها لایەنە پەیوەندیدارەکان بەرپرسن لە کەمکردنەوەی ئەم کاریگەریە خۆت تاک خێزان و دایک و باوکیش کاریگەریان هەیەەوە دەبێ ستۆپێک بەم جۆرە بەرنامە و پرۆگرام و میدیانە بەگشتی بکەین لەسەر ئەم بابەتە قسە دەکەین لەگەڵ زۆر بەڕێز فەریق حەمە ساڵح توێژەری دەرونی مامۆستای بەخێر بێت زۆر سپاس ئەم بڕیاری چەند ڕۆژی ڕابردوو بڕیارێکی زۆر باش بوو دەمەوێت بزانم ئێوە پێتان چۆن بوو بەڵێ بەناوی خوا سپاس بۆ ئێوە سپاس بۆ بینەرانی ئازیز کە ئێستا بەدیار ئەو شاشە ڕەنگینەوە دانیشتون بە حەقەت ئەو بڕیاری کە دراوە بۆ ڕاگرتن ئەو بەرنامەیە ماوەیەکی کاتی شتێکی من پێم وایە شتێکی سەتحی و شکلیە کێشەکە زۆر لەوە گەورەترە بە بڕیارێکی ئاوە بەڕاگرتنی چەند بەرنمەیەک بتوانین ئەو دۆخە شڵەژاوی کە ئێستا خێزانی کوردی تێکەوتووە چارەسەر بکرێت بۆیە پێم وایە ئەم کێشەیە ڕێگەکەی زۆر قوڵە و ئەکرێ هەروکو جەنابتان فەرمووتان دەستگا پەیوەندیدارەکان خێزان تاکەکان ئەوانی کە لە کۆمەڵگەی کوردیا پێگە و
شوێنێکیانەیە کە خەڵکان گویان دێگرن ڕۆڵی گەورە بگێڕن بۆ ئەوەی ئێستا تێککەوتون بە تەسەوری من ئەگەر نتوانین ستۆپێکیان وەکو جەنابتان فەرمووتان ڕێگرێکی لێ نەکرێ کێشەکە زۆر لەوە قوڵتور و گەورەتر بێ ئەو کاتە هەر هەمومان ناتوانین من بڵێم بە من چی بە تۆ چی هەر هەمومان نەگرێتەوە وەکو کەشتێکەوەیە کە هەر هەمومان لەناو دەریایەکی زۆر قوڵای ئێستا ئەگەر بە هەر هەمومانەوە ئاراستەی کەشتێکە نەگۆڕین ئەو کاتە هەر هەمومان بێکەوە توانین واتە مامۆستا قسەژە فەرمووی ئێستا کە میدیای کوردی توانین بڵین ئەوەندە شڵەژا و ئەوەندە کاریگەری خراپ بڵاوکاتەوە یانێ کاریگەری خراپەکانی دەرکەوتون تەواو خێزانی تێکداوە کللتوری خراپی هێناوە یانی جارە هەر هێناوێتی بەتەکید پرسیارەکەی تۆ لە جێی خۆیەتی ئێمە ئەلبەتە بە تەعمیم ناکری قسە بکەین بەشێکی زۆر لەو کەناڵانی کە ئێستا هەن بەداخەوە وەزارەتی ڕۆشنبیری نەیتوانیوە بە ئەرکی خۆی هەڵسێ لە چاودێریکردن من نازانم لەسەر چه ئاستێک و لەسەر چه یاسایەک ڕێگا درێ بە کەناڵێک بکرێتەوە ئەو بەرنامانە دوایەوە چاودێری ناکرێت چی پەخشەکەوە بۆ کەی پەخشەکە ئەڵبەتە و زۆرێک لەو بەرنامانی کە ئێستا بەداخەوە ئێمە تێبینیەکەین لە کەناڵەکانەوە پەخشەکرێ نەک لەسەر لەگەڵ دابوونەریتە لەگەڵ دین و ژینی ئەم خەڵکە یەک ناگرێتەوە بەداخەوە بە تەکید کاریگەرەکانی دەرکەوتون ئێستا گەر ئێمە تێبینی ئەوە بکەین ئێستا وای لێ هاتووە لە خێزانێکەوە ئەوەی جەنابتان فەرمووتان ڕۆڵی خێزان بەداخەوە ئێستش ڕۆڵی خێزان ڕۆڵی خۆی نابینێ دوورکەوتۆتەوە ئێستا وای لێ هاتووە بەهۆی ئەو دەستگا ڕاگەیاندانەی کە هەن بەهۆی ئەو واقعی کە ئەو دروستی کردو واقعێکی ناواقع بەڕاستی یەک ناگرێتەوە لەگەڵ ژیانی ڕۆژانەی خەڵکە لە خێزانەکانە ئەبینین تەنانەت وای لێ هاتووە ژن و پیا و لە دوو عالەمی جیاوازە بۆ یەک ئەژین بە حکمەوەی کە ئەو بەرنامانە ئەبینێ یەکێک لە هەڵەکانی خێزانی ئێمەوەی خۆی بەراورد دەکا بەوانەوە کە لەکوێ ئاژین و چۆن ئەو کاتە بێتە سەرچاوی کێشە بۆ ئەم خێزانە ئێستا وای لێ هاتووە باوکو دایک من بە حکمی ئیشەکەم کە ڕۆژانە پەیوەندی تەلەفۆنی لەگەڵ ئەو خێزانانە بەرخوردمانەیە و قسە و باسمانەیە گفتوگۆمان هەیە مناڵەکان لە جیهانێکی زۆر دوور لە جیهانی باوکو دایکیانە ئەژین باوکو دایک لە جیهانێکی ترا ئەژین کە جیاوازە لەو جیهانە بۆیە بەرخودیان زۆر کەمترە یعنی تەنانەت من زۆر پێم سەیرە کەوای لێ هاتووە زۆر جار بۆ پیاوژنێک لەگەڵ مناڵەکانیانە لە هەفتەیە کاوای لێ هاتووە کە کاتێک ئەڵێ کاتێک دیاریکەن بۆ ئەوەی پێکەوە گفتوگۆ بکەن لەسەر ژیانی ئێوە زۆر سەخت و گرانە یعنی من لە بە حکمەوەی لە قوتابخانەم زۆر جار پەیوەندی بە کەسوکارێکەوە کەی بۆ ئەوەی بە دوای گرفتێکی مناڵەکانیانەوە بێ ئەڵێ من مەجالم نییە یان کاتێک کاتی نییە لەگەڵ مناڵەکە قساکەی سەیرەکەی کۆمەڵێک کێشەی زۆری هەیە ئەو کێشانەش بەشێکی سەرچاوی لە دەستگا ڕاگەیاندەکانەوەیە کە من بە حکمی بە دۆداچوونم بۆ ئەم کێشانە وای لێ هاتووە کە ئەم گەنجە خەونێکی بۆ دروست بووە خەونێکی ناواقعی کە ئەیەوێ و ئیشەکە بۆ ئەوەی ئەم خەونە بێنێتە دی بۆیە ژن و پیاوای لێ هاتووە لە کۆمەلگەی ئێمەوە بەهۆی تەسیری نابەرپرسانەی هەندێک لەو کەناڵانەوە ینی ئێستا زۆر جار خێزانەکانە گەربێت و ئێمە پرسیارێک لە خۆمان بکەین بە تایبەت ئێمە ئەزانین لە بواری ئەعلام چ کاریگەری و ڕۆڵێکی گەورەی هەیە لە ئاراستەکردنی کۆمەلگە و خێزانە بە دەرەجە یەکەم ڕادیۆ دواتر دێنە سەر تەلەڤیزیۆن کە کاریگەریەکی زۆر گەورەی هەیە ئینسان بە حکمی طبیعەتی ئەمە لە دەروناسیاڵین هەڵس و کەوت لە دەوروبەرەوە بە زۆری وەرەگیرێ لەو ژینگەی کە تۆیە تایە ئەژید مناڵێک کە لە ژینگەیە کە ئەژی ئەو ژینگەیە چۆن بێ ڕنگدانەوەی ئەبێ بۆ هەڵسوکەوتی ئەم لە داهاتووە ئیعلامیشێکی لە کاریگەری گەورەکانی ئەوەیە کە ئەچێتە هەست و نستی مرۆڤەوە بە تایبەت لە نستیا کە ئێستا ئەیبینین کاریگەریەکانی لە بەشێکی زۆری لە داهاتووە دەرەکەوێ بۆیە ئەو واقعی کە ئێمە ئێستا تیایداین بەرهەمی ئەم بەرنامەی ئەمڕۆ نییە بەرهەمی چەندین ساڵی پێشووترە کە لە دەستگاکانی ڕاگەیاندنەوە ئێمە غافڵ بووین لەوە کە چی پەخشەکرێ بۆ خێزانەکانمان و خێزانەکانمان تەنانەت ئەوەی کاکجەلال فەرمووی ئەوەی کە لێرە ئەگوزارێ یعنی من هیچ تعبیرێک شک نابم جگە لە فەوزای ئیعلامی کە نازانی چیە گوزارێت چی پێشکەش ئەکرێت تەنها لەبەر ئەوەی کە لایکێک یان کۆمنتێک زیاد کا بۆ کەناڵەکەی یان بینەرێک زیاد کا بۆ کۆمەڵ کەناڵەکەی کەسێک یعنی ئێستا من پێم سەیرە کەسێک بکرێتە بەتەڵێک کە نەیتوانیوە لە ژیانی هاوسەرداری بۆ ماوەی 2 مانگە لەگەڵ مێردەکەیە هەڵبکە ئێستا من لە شاشەکەی منەوەکو بەتەڵێک سیر بکرێ کۆمەڵێک پرسیاری لێ بکرێت کە ژن و مێردێک تا ئێستا شەرم بکەن ئەو پرسیارانە لە یەکتر بکەن لە کەناڵێکی ئیعلامیەوە ئەو پرسیارە لە کەسێک بکرێ و خێزان من خۆم و مناڵەکانم لەگەڵ خێزانمان دانیشتین متابعی بین
ئەو پرسیارە بکە من شەرم بکەم یعنی لەگەڵ خێزانەکەمە ئەو پرسیارانە بکەم ئەمە ئەگەر نەتوانین ئێمە بە دەرەجەی یەکەم ئێمە خۆمان وەکو خێزان تاک ئەگەر من توانای کۆنتترۆلکردنی بەرامبەرم نەبێ خۆلانی کەمە توانم خۆم کۆنتترۆل بکەم ئەو فەزایە دروست بکەین لە ناو خێزانەکانمانە کە بەداخەوە ئێستا ئەو فەزایەمان نییە فەزای گفتوگوۆیە لە ناو ئەندامانی خێزانە یعنی من پرسیارێک لە خۆمان بکەم چیوا لە بنەکە من ببم بە بینەری کەناڵێکی ئاوهایی مامۆستا لەسەر ئەم پرسیاری کە دڵ لە خۆمانی بکەین چوینەتە زۆربەی ماڵەکان سیر دەکەی دایک و باوکم سەقف ڕەنگە مامۆستا یەکیان مامۆستا بوو بێ ئەوی تریان دانیشتۆ بە دیار درامایەکی ئەمانی کە دۆبلاش کراون کاریگەریان هەیە سیر دەکەیت لە حەڵقەی هەزارەکانی شایە لی دەپرسی خێرە دانیشتووی دڵی خۆ ناشێ بە گوێم کردبێ بەڵام هەر ئایا دانیشتنەکەی بەبێ ئەوەی کە کابرا لە دەستی خۆیان بێ کاریگەری دروستەکە بەتەکیید کاریگەری زۆری هەیە من هەرۆکوتم ئیعلام یەکێک لەو کاریگەریانی کە بەجێڵێ ئینسان خۆی بۆ خۆی بەشێک لەوەی کە کاریگەرە زۆرەکان ئێمە یعنی لە دەروونزانی ئەماڵین ئەوانەی کە فێریە بینی ئێمە بەشێکی زۆری کە فێر ئەبین لە ڕێگەی چاوە هەیە ینی بینین ڕۆلی زۆر گەورە بینی هەر بۆیە ئیعلامی بینرا و کاریگەری زۆر هەیە ئەو کەسێک کە سەیری درامایەکە کە خۆی بیەوێ و نەیەوێ ینی کاریگەری بەجێڵێ لا نەستیا ڕۆژێک لە ڕۆژان دێتە پێشەوە کە مەسەڵەن لەسەر بۆ نێمونە ئێمە کرد سەیری ئەو درامانە بکەین هەروەکو جەنابەت فەرموود من نازانم درامایەکی مەکسیکی چکاری چێ لەگەڵ کۆمەلگەی کوردەواریە لە کوێیەکان گیر ئەبێ هزار ئەڵقەی لێ تەرجمە بکرێ و پەخش بکرێت ترامای تورکی و سووری و ئەمریکی و ئەوانە بۆیە دەروون ناسەکان کاتی خۆی کە ئیعلام هاتە پێشەوە توێژینەوەیان کرد لەسەرەوەی ئەم ئیعلامەی کە خوێنی تایە کوشتنی تایە ئایا کاریگەری هەیە بۆ سەر هەڵسوکەوتی مناڵەکانمان دەرکەوت کە کاریگەری زۆر گەورە و فراوانی هەیە لەسەر داهاتووی ئەم مناڵانە کە کەسانێکی شەڕانگێزە بن لە ئێستادا لە دوای هەشتاکان ئەوەی کە ئەم هەنگاوە گەورەی تەکنەلۆژیا کە ئێستا نراوە ئەو ئیعلامەی کە بەبێ هیچ بربەستێک بە تایبەتی لە وڵاتی خۆمان ئاچێتە هەموو ماڵەکان لە هیچ وڵاتێکەوانی ئەوەی ناسرا و خزم و کەسوکاری هەبێ لە وڵاتانی دەرەوە کەناڵ و ئیعلام و تەلەڤیزیۆن بەو خۆڕایی و ڕەهاییە نییە کە هەموو کەسێک بتوانێت سەیری کا و بە بەلاش بێتە ماڵەکانەوە ئەوەی لێرە هەیە فەوزای ئیعلامیە بۆیە لە دوای هەشتاکانەوە لە زانستی دەروونناسیە کۆمەڵی ئەمریکی بە دروستزانی دەرکیان بەم خەتەرە کردووە ئێستا زانستێک جابوتەوە لە زانستی دەروونناسی تایبەت کراوە بەمە کە میدیا سایکۆلۆژیە کە ئەمە تایبەتە بە زانستی دەروونزانی کە تایبەتە بە ڕاگەیاندن ئەم زانستە کە لە دوای هەشتاکانەوە دروست بووە یعنی بە تایبەت لە دوای ئەوەی کە لە ئەمریکا لە سپتەمبەر ڕوویدا گرنگی زۆری ئەم ئیعلامە دەرکەوت ئێستا ئەوان ئیش لەسەر ئەماکەن تەنانەت ئێمە زۆر بێخەیاڵ و ڕەحەت سەیری فلیمێک ئەەکەین کە نازانین ئەو کەسانی کە لە پشتی هەڵبژاردننی تەنانەت ڕەنگەکانەوە ئیش لەسەر ئەوەکەن لە هەڵبژاردننی یاریە کە بۆ وڵاتێک چکە بازێک دراما و فلیم هەیە تەنها لە وڵاتانێکا پەخشەکرێ لە وڵاتانی ترا قەدەغەیە و نابێت سیر بکرێ بەداخەوە ئێمە ئیعلامی ئێمە لە ناو خودی کەناڵەکانیشان من تێبینیم هەیە لە ناو ئەو کەناڵانەی کە هەیە ئایا لە ڕووی سایکۆلۆژیەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە کاتێک بەرنامەیەک پەخشەکرێ کاتێک بابەتێک ئەو ڕوژێنرێ کاتێک پەیامنێرێک سەردێڕێک بۆ هەواڵێک هەڵەبژێرێ بابەتێک هەڵەبژێرێ لەکوێی ئەوە هەیە کە گرنگی بەوە بدا ئایا ئەمە لەگەڵ دابوونەریتی ئێمە یەکەگرێتەوە یان ئەو دەستەواژەیە کە من هەڵێبژێرم بۆ نمونە جاری وایە حادیسەیە کە پێکدادانێک لە نێوان دوو ئۆتۆمبیلە ڕوو ئەدا دەستەواژەکەڵێ 4 کەس بوون بە قوربانی یەکسەر شتێک لای من دروستە بێت کە 4 کەس لەم حادیسەیان مردوون خوێنەکە دوای دێنە سەر وردەکاری هەواڵەکەمە یەکێکیان بریندار بووە دوانیان نازانم چییە وردەکاریەکەی جۆرێکە بۆیە لە کەناڵەکانی ئیعلامیشا بەداخەوە تا ئێستا ڕەچاوی ئەوانە نەکراوەیان لە بەرچاو ناگیرێ ئەم بابەتەی من پەخشیەکەم کاتەکەی کە پەخشیەکەم ئایا ئەو کەسانەی کە سەیریەکەن ئێمە لە ماڵەوە هەروەکو باسمان کرد خێزان ڕۆلی زۆر وونە لە ئاراستەکردن دامانی بڕە ئەمەی کە ئێستا ئێوە وەکو دەروونناسیەکان زیاتر لە یەکی دەدەنەوە ئەمەی کە لە میدیای ئێمەیا دەکرێت ڕەنگە بڵێ ئەم هەموو پارێ لە پێناو بەرنمەیەکی خوت و خۆڕای ئاوایە ئەمە هەر بەڕاستی پیلانێکی گەورەیە بۆ تێکدانی دابوونەریتی کوردەواری خۆمان من ئەوەی کە نیەتی ئەوان چییە و چۆنیەوە هەڵێکرم بۆ خۆیان کە مەبەستیان چییە لە
کردنەوەی ئەو هەموو کەناڵا بە تایبەت کە 24 ساعتی کەناڵێک کە تەنها گۆرانی پێخشکا کەناڵێک کە تەنها دراما پەخشکا کەناڵێک کە تەنها ئەوەی کە خۆیان ئەنەوێ لێگەڕێن بۆ خۆیان بەڵام ئەوەی کە من ئەیبینم لە واقعی ئێمە ئەوانە هیچیان یەکان گیر نابێت لەگەڵ ئەو بانگەشەی کە ئێمە ئەیکەین یعنی ئەگەر سەیری من بۆ خۆم متابعی کەناڵەکانم چەند بەرنامەی ئەگەر پرسیارێک لە خۆمان بکەن چەند بەرنامە هەیە بەرنامەی پەروەردەیی بێ بەوەی کە بەرنمەیەک بێ ڕاوێژکاری بێ بەوەی کە ئاراستەی خێزانەکان بکە بۆ یەکبوون یعنی ئەوەی هەیە کە ئێستا بۆ ئەو گەنجانەی کە من بەرخوردم هەیە لەگەڵیانە ڕۆژانە هەر بەداخەوە کاری کردووە لەسەر ئەوەی بێ ئامانج بن یعنی ئێستا ئەگەر پرسیارە بکەین لەو گەنجانی کە هەمانە ئێمە لە ئەورێکی دیاریکراون چونکە کاریگەری ئیعلام بە زۆری کە ئێستا هەیە ئەوەی تێبینی کراوە بە تایبەت سوۆسیال میدیا و ئەوجا تەلەڤیزیۆنوانە کاریگەری بە زۆری لەسەر گەنجان هەیە ئەوەی کە ئێمە پێڵین هەروچەند تێبینیم لەسەر وشەکە هەیە کە هەرزەکار بێ کە ئەوانەی کە تازە پێ ئەگەن کاریگەری زۆر ئەم ئیعلامە کاریگەری زۆری لە ئەوانەیە چونکە ئەگەر کەسێک بە گەنجێتی کە گەنجێتی ئەڵبەتە ئەوجی توانای قووەت و بیرکردنەوە و هێزە کە ئەتوانی لەوێەوە داهاتوی خۆ دیاریکەی ڕێڕەوی ژیانی خۆ دیاریکەی بەداخەوە ئەمانەوەیان کردو و گەنجانە بێ بەرنا ببن یعنی ئەگەر ئامان ژیانیە من پێم سەیرە ئێستا گەر ئێوەش تێبینیتیان کرد بێ لە سوۆسیال میدیا کەسێک دەرەکەوێت تا دوێنێ هیچ نەبوو ئێستا جنێوەدا ینی جنێ و هەر جنێوی پەتی ئەدا کە ئەمەش جێی پرسیار وەزارەتی ڕۆشنبیری تۆ لەکوێی لە ئەمانە ئەم جنێوە پەتیە کە ئەدرێ و گەنجانێکی زۆر بە پەنجاگەنج لەگەڵیا کۆبنە و ڕسم ئەگرن هەر جنێوی پێدا و ڕسمی لەگەڵاکرێوەکو بەتەڵێک پیشانە درێ لە دراماکانە ئەگەر سیر بکەین ئێمە یعنی ئەوەی کە کاکجلال پرسیارێکی کرد ئایا کەسێک ئاوا بێخەم دانیشتۆ بەسەر بە دیار درامایەکەوە کاریگەری نابێەوەی بە تاکید کاریگەری ئەبێت تۆ ئێستا ئەو وێنە مشەوەشەی کە پیشان دراوە لە مسلسلەکان ئەگەر خۆمان تێبینیمان کرد بێ زانایەکی ئاینیەنن ئەم زانایە دوور لە ڕووی مەجلیس و ئەوانەیە زانایەکی منافقە یعنی دوور ڕۆشتێک لای تۆ دروستەکە لە دین شارەزانی وەکو زانایەکی ئاینی وات لێکا لە داهاتووە تەسەوەری تۆ بەرامبەر بە زاناکان هاوشێوەی ئەوە بێکە لە فیلمەکە بینیوتە مەسەلەن بەتەڵی فیلمەکە کەسێکە تلیاک چییە یعنی ئالوودەی تلیاکە و بەتەڵە و ئازایە کەسێک ئەو کاتە ئازایە لە خیانەت لە ژنەکەیەکە یعنی برای هاوسەرەکەیەتی خەریکی خیانەتە لەگەڵ هاوسەرەکە ئەمە بە مروری زەمن لە هەستی ئەم کەسا شتێک دروست ئەکا کە ئەچێتەوە ژیانی واقعیەوە ئەمەی بۆ لاگەڵاڵا بێ کە هەموو زاناکان بەم شێوەیەن هەموو خێزانەکان بۆیە ئێستا یەکێک لە کاریگەرەکانی ئەوەی کە شوکردن و ژنهێنان کەم بۆتەوە کاریگەریەکانی ئەمن یعنی لە ڕابردووە ئێمە دایک و باوکمانیان ئێمە بۆ خێزانێک ئەگەر کێشەیەکمان هەبوایە ئەگەڕین بە دوای چارەسەرکردن بۆ ئەم کێشەیە ئێستا لە ژیانی هاوسەرداری ئەوەنەی من تێبینیم کردبێ لە ژیانی پەروەردەی خێزانی باوکو مناڵێکە من بۆ خۆم ئەگەر کێشەیەکم لەگەڵ خێزانەکەمە هەیە یەکەم شت کە بیری لێ بکەمەوە ئەوەیە کە ئەم خێزانم بگۆڕم بە یەکێکی تر طبیعیە بیگۆڕم دەریکەم یعنی ئەوە مەسەلەکەمان لاسوک و ئاسان بۆیە ڕێژەی تەلاق و ئەوانەی ئەگەر بچ لە محکەمەکان ئەبینی چ کارەسەتێکە خەومی ئەمە بەشێکی زۆری کاریگەری ئەم کەناڵانەیە بەسەر خێزانەکانەوە مامۆستایانی بۆ خۆمان لە بابەتەکە بشارینەوە ئەم میدیایانەوە ئەم کەناڵانە زۆر بە وازحی و بە دیاری دیارەکێ لە پشتیانەیە و ئەوانش لە پشتیانیان کەسانی گەورەی ناو ئەم حکوومەتی هەرێمی کوردستانان زۆر بە وازحی وەکو باست کرد بە تەڵی وامان هەیە ئێستاکە کە لە ژیانی هاوسەرگیری مەسەرەن بە مانگێک ناتوانێت سەرکەوتو بێ ینی هیچ هوەرێکی نییە هەموو هوەرێکی و هەموو بەهرەیەکی ئەو کە هەیەی خوا ڕەحمی پێ کردو بە شکل و جوان بە شکلێکی جوان بە لە شولارێکی جوان دووسی کردو ئێستا وەکو کاڵایە و قوربانیەک بەکاری دێنن ڕاستەخۆ لە میدیاکانە قسە دەکەی لەسەری و چیە خۆی کەی ئەخەوی بۆ کوێڕە و سیارێکت پێ یعنی من دوێنێ پۆستێکی زۆر جوانم بینی توێژەرێکی دەرونی وتی دایکێک تەلەفۆنی بۆ کرد وتی کچەکەم واز لە خوێندن دێنێ و توێتی دەبم دەچم نیش لە مۆدل و لە مستەر شاشانە خۆم دەرەخەم سیارەی گرانبەها دەکڕم و خان و هەموو شتێک چەندین ساڵیش بخوێنی هیچمان بەیژ نابێ ینی حکوومەتی هەرێم زۆر بە جوانی دەڵێ کچەکان وەرن بچن ببن بەمە واز لە خوێندن بێنن کوڕەکان بچن بۆ ئەوروپا ینی پێم وانێ حکوومەتی هەرێمی کوردستان بێخەبەر بێ لەم بابەتە هەر خۆی ئەوێ ئاوا بێت بە تاکید یەکێک لەو شتانەی کە ئەو پەندە کوردیانەی خۆمانەیە زۆر جوانە ڕەنگە هەر بۆ ئەمە بشێ بەردێک نەزان بیخاتە گۆمەوە ڕەنگە بە هەزار زانە ینی ئەو بەردەی کە ئەوان خستویانەتە گۆمەکە و هەڵیان داوە بە گۆمەکە بەڕاستی زۆر قورسە دەرێنانی ئێمە لە ڕێگەی ئەو کەناڵانەوە ئێستا وای لێ هاتووە خۆمان بەراورد دەکەینەوەی کە جەنابەتە فەرمووی نەک هەر کچەکە ئێستا
خێزانەکە ژن و پیاوەکەش وای لێ هاتووە ئەوە من نازانم ئەوەی جەنابەت فەرمووت چ بەهرەیەک لەم کەسا هەیە کە نەیتوانێت سەرکەوتوو بێ لە ژیانی خێزانیە ئێستا بێت بەرنامەکە میوانداری بکات نەک هەر میوانەکە ئەلبەتە کەسی لەگەڵ ڕێزمان بۆ ئێوەی بەڕێز و پێشکەشکارە بەڕێزەکان پێشکەشکارەکەش خۆی لەو ئاستانیە یعنی هیچ هوەرێکی تیانە مقابلەکردنی کەسێک هەروەکو لە دەرئەنجامەکەی کۆتاییە تەنها ئەوە نەبێت کە شێوەی شیرازە ئەو نەمەتەی کە ئێمە ڕاهاتوین لەسەری لە خێزانە ڕێزگرتن و احترام ینی پچڕانی پەتی حیایە بەتەکیت وانە ئێستا مەسەرن ئەوەی جەناب تەفەرمووی ئەو فیلمەی کە سیر ئەکرێ بەیەکەوە من ئەڵێم من بۆ خۆم کاتێک ئەو پرسیارە پێشکەشکارەکە هەرچەند من ئەبێ پرسیارێک لە خۆم کەم ئەوە چی وای کردووە من دانیشم بە دیار درامایەکەوە کە ئەزانم ئاوایە یعنی بۆچی بە دیار ئەڵلقەیەکەوە کە مسلسلێکەوە 3000 ئەو ئەڵلقەی لێ پێشکەش کراوە گەر پرسیارێک لە خۆم کەم چکە ژیانی فەیلسوفانە کە ئەوانەی کە ئەژین ئینسانێکە کەریبێ بۆ ئەوەی ژیانێکی ئەخلاقی بکە بێ فەیلسوفانە بژی پرسیار لە خۆی بکا بەردەوام بۆ یعنی بۆچی من دانیشم بە دیار ئەمەوە دوجاری کە ئەڵلقەکە تەواو من چ ئیسفادەیەکم کرد لە ئەمە ڕاکردنی خێزانەکان کە لە ڕۆڵی ئەساسی خۆیان ڕۆلی پەروەردەکردنە من بۆ مناڵەکەم بۆ ئەوەی ڕزگارم بێلەوەی کە دوو نەسیحەتی بکەم دوو ئامۆژگاری بکەم دوو گفتوگۆ دوو یاری لەگەڵا بکەم ڕاستەن مۆبایلەکەی مەدەم بەدەستەوە خۆم نەجاتەتەم لەوە یان سەیری فیلمێکیان ئەڵلقەیەک یان یاریەکی ئەخەمە بەردەست بێخەم لەوەی کە کاریگەری ئەو ئەڵلقە و یاریەکە لە داهاتووە چەنە کاریگەری هەیە ڕەنگە وەکو بەردێک کە ئێمە نەزانانە ئەیخینە بەردەمیانەوە کاریگەریەکەی زۆر زۆر لەوە گەورەتر بێت هەر بەڕاستی حکوومەتی هەریەم و ئەمانی کە ئەو کەسانی کە بەرپرسی نابەرپرسن لە ئەو شوێنانە ڕۆژێک دیکە خۆیان گیرۆ دەبن بەدەسە و کۆمەڵگەیەوە کە ئێستا ئەوان پێیان وایە کە ئەبێ کۆمەڵگە هەتا نەزان بێ بۆ ئەوان باشترە هەتا سەرخۆش بێ مەست بێ بۆ ئەویان چۆن بیانەوێت لیان بخڕن یعنی هەر بەڕاستی وەکو شۆفێرێک وایە ئەبێ ئاوا سەیریکەن ئەوان سیارەیەکە تو ئەگەر سایقەکەی سەرخۆشکەی دوایی من کە لە ناو ئەم وەکو نەفرێک وەکو کەسێک بەشێک لەو زیانانە بەر من ئەکەوێت ئەوان غافڵن لەمەی کە ئەو زیانانەی کە ئێستا خێزانەکانی کردوەوە دوجار خۆشیان نەگرێتەوە ئەگەر بزانی سەیری ئەو هەموو کەسانە بکەیت کە ئەغلبیان ئەلبەتە زۆرینەی هەر زۆریان لەو دەستگا ڕاگەاندانە ئیشەکەن سەرکەوتوو نەبوون لە ژیانی ڕۆژانە و ژیانی خێزانی قسەکەی بەڕێستانانی بەڕاستی کاکجلال من لەم شەوە پێشوا لەگەڵ برادێک وتی وەرە باشتێکی پیشان بەم مەجلیسێک بوو بەرنامەیەک لەو تەلەڤیزیۆنانە 5 میوانی هەبوو لەگەڵ پێشەوتی هەر پێنجان لە ژیانی هاوسەرگیری جابوونەتەوە سەرکەوتوو نەبوون بە پێشکەشکارەکەش و هیچ کامیشان دەرچوو هیچ زانکۆ پەیمانگایەک نین تەنانەت گوێشیان بۆ بگرە بە زمانێکی شیرینی ئەدەبی کوردی ناتوان هەر قسە بکەن بەیانی قسەکە بکەن کەچی پاڵەوان وتی بە سەیری وی لایڤی پەیجەکەیان چەندین هەزار نەفەر دانیشتووە گوێ بۆ 5-6 کەسەکرێت کە نەیانتوانیوە سوودیان بۆ خۆیانە بێسە بۆ کۆمەلگا کە نەیانتوانیوە لە خوێندن سەرکەوتوو بن ینی فاقد شيء لا يعطي يعني كأو خوي بو خوي سركوتو نبوه شلون أتواني كساني تر سركوتو حتى إذا بو خصي جنابته أو بيشكشكارة من هركوتم بيشكشكارة كو كسكي تريش هر بشكل نزانيان تيا لا أستي أو برسيارتين كأم برنامج استكشاف سيريكا يعني برسياري أو هاكريه برسياري زور سير وسمرة كأم كسا أصلا أجر برسيار لو كان أم كسا چی پێشکەش کۆمەلگا کردووە کە هاتووە لێ تۆ مقابلەیەکەی یعنی تا دوێنێ ئەو کاتە بەتەلی سەر شاشە نیە تا شکستێنێ کە شکستیانە ئەو کاتە کرێتە بەتەلی سەر شاشەکە و پیشانە درێ بۆیە ئەگەر بەراوردێک بکەین ئێمە عاقلانە سەیری ئەوانە بکەین و پرسیار لە خۆمان بکەین ئەو کەسانی کە لەو کەناڵانە میوانداری ئەکرێن من وازانم ئەو بڕیارش کە ئێستا ئەدرێ بۆ ڕاگررتنی ئەو بەرنامانە بەرنمەیەکی لەژێر فشارێکی زۆری جەماوەر و خێزانەکانن ئەکری ئێمە فشار دروستکەین بەوتنی هەروەکو ئەم بەرنامەی کە جەنابتان کە ئێستا ڕەنگە بەشێک بێ لەو فشارانە کاکری وەزارەتی ڕۆشنبیری و کەسانی ئەو کەسانی کە قسەیان ئەڕۆ خەڵک گویان لێگرێ بڕێگە نەدەن من تاکیدم ئەو کەسانی کە ئەو کەناڵانە بەڕێوە بن بەشێکیان ئەگەر خێزانیشیانە بێ ئامادەنی سەیری بەرنمەکانی خۆیان بکەن وار وەکو لێوێ پێشکەش ئەکرێ بۆیە ئەرکی ئێمە وەکو دەروون ناس وەکو ئیعلامی بەرنامەی زۆر لەسەر ئەم بابەتانە بکەن و سنوورێک ناڵێم ینی سنوورێک ئەبێ بخینەوە سەر ڕێڕەوە ڕاستەکەی خۆی چکە ئێستا من وازان لەسەر ڕێڕەوی ڕاستی خۆیان کە وشارکردنەوەی کۆمەلگایشکە بەڕاستی یەکێک لە ئەرکە سەرەکیەکانی کەناڵەکانی ڕاگەاندنەوەی کە زانیاری دروست بگەێنێ بە بینەرەکانی ئایا ئەو زانیارانی کە لێوە پێشکەشەکرێ زانیاری دروستن تا ئێستا یان چاوەشەکارین بۆ ئەوەی خەڵک لەسەر ئەوەی کە بیرکردنەوەی ڕاست و دروستیان هەبێ بەرامبەر بشتەکان هەر بەڕاستی ئەو مەفاهیمانەی ئەو چەمکانی کە تا ئێستا ئێمە تێڕوانیمان هەموو بەرامبەری ئێمە ێسەوەکو گەورەکان بۆ مناڵەکانمان
تێڕوانینی هەڵیان هەیە بەرامبەر بەوە هەروەکو جەنابەت فەرمووتان ڕەنگە تێڕوانینی مناڵێک بۆ ڕێزگرتن جیاواز بێ لە ئێستا تێڕوانینی مناڵێک بۆ باوکایەتی جیاواز بێ بۆ ئەوە هەروەکو چۆن وتم ژن و هاوسەرداری ئێستا لەوان نەماوە بە هەردووکمانەوە شەریک بین لە ئیشێکە ئێستا وای لێ هاتووە ژنەکە لە دنیایەکی جیاواز و پیاوەکە لە شوێنێکی جیاواز هەروەکو جەنابەت فەرمووت ئێستا وای لێ هاتووە گەر ژنێک شکست بێنێ لە ژیانی هاوسەرداریە ئەو کاتە ژنێکی ئازا و بوێرە ژنێک ئەگەر بەڕووی مێردەکەیە بۆستێتەوە بە قسەکردن و چکە ئێستا لەوانەوە دیارە ژنێکی حاشە لە پێچوانەکەشی هەر بۆ کوڕانی جوا دەکەن ئەگەر کوڕێک خراپ بێت اینجا سەرکەوتووە گە ڕێزی ژنەکەی بگرێەوە بەتەکید خالف تعرف ئێستا وای لێ هاتووە ئەبێت تۆ پێچەوانی ڕەوتی کۆمەڵگا ڕێبکەی لە هەڵسوکەوت و ئەمانەتە یعنی ئێستا بۆ نمونە یعنی ئەو دیاردەی کە تازە هاتوۆتە ئاراوە کە باسی تەوەری ئێمەشنی کە باسی هاوڕەگە سوپاس و ئەوانەکە لە جیاتی ئەوەی بە دوای چارەسەر و ڕێگونجاوەکان نابین هۆکارەکانی سەر هەڵدانی ئەمە چییە ئێمە کار بکەین تەنها و تەنها و ڕوژاندنی بابەتێکە شتێکی ئاوا هەیە تەبعەن و ڕوژاندنی شتێکی ئاوا بۆ مناڵەکەی من کە سەیریەکە ئەم شتە لای ئاساییە بێتەوە چکە ئێمە ئێستا باسی تیلیاکی و ئەمانە لای ئێماڵێ بەو شێوەیە باسی مەکە کە ئاسایی بێتەوە لای خەڵکەکان یعنی ئێستا لێ هاتووە لە ناو کۆمەلگای ئێمە هیچ شتێک نەماوە کە مامۆستا من دەمەوێت ئەم پرسیارە بکەم ئەگەر سیرکەی دوێنێ باسیەوە کە خانمێک لە مانگێکا چەندی پیا کرد 5 دەفتەر بوو چەند بوو تەنها بە مەراسیمەکانی دوایەوە خانمێک پرسیاری لێ دەکرێت دەڵێ وەڵام من کەسە بووە پێوتوم یەک شەو لە لام بە نازانم ڕەنجت بۆ دەکڕ ینی سعری خۆیان ینی دێن لە میدیاوە بۆ ئیتر هەموو بینەرەکان ئەم بابەتانە دەوروژێنن ینی پەتی حیا دەپچڕێنن دی لەم لاوە سیر دەکەی هەفتەیەکی بەسەرا ناڕوا گەرمترین باس و خواست هاوڕەگەز بازیە واتە ئەم بابەتانەی کە بەسەر یەکەوە هەمووی دەوروژێنرێ باز دەکرێ ئایا ئەمە بەڕاستی بەبێ هۆکارە سوتفەیە یان هەر بەڕاستی ئەمە بۆ لەم تەوقیتەیە خۆ لەوەتەی هەیە فەساتەر هەیە لەوەتەی هەیە بێخلاقی هەر هەیە لەوەتەی هەیە لادانی کۆمەڵایەتی هەرەیە بەڵام بۆ یەکجار ئێستا ئەم تەزەخمە بەسەریەکەوە ئەم هەموو لەم هەموو قەیرانە دارایی و لەم هەموو بارودۆخەنا جێگیرە دەرونی بۆچی هەموومانە بە یەکەوە هەڵەڕێژێنە لەسەر دەرونی هاوڵاتی زانایەکی ئەمریکی کە ئێستا ناوەکەیم بیر نییە دیراسەیەکی زۆر جوانی کردو وڵاتان زۆر کەڕاوە دوجار گەیشتوتە ئەو قەنەعەتەی کە ئەو دەسەڵاتدارانەی کە وڵاتان بەڕێوە ئەبن ئەگەر دەسەڵاتێکی لەرزۆک بێ یعنی دەسەڵاتێک بێ دەسەڵاتێکی شەرعی نەبین بێمە چونکە ئینسانی مەبدە ئێستا ئێوە جەنابتان ئینسانی مەبدەئی بەردەوام لە ژیانی ڕۆژانەیە بێتاقەتە ئەو شتانی کە ئەبینێ ناڕازیە لە واقعی کە هەیە چونکە ژیانێکی باشتریە بێ لەوەی کە ئێستا هەیە هەرکۆم بەرنامەی جەنابتان ئێمە ناڕازین لە واقعی کە ئێستا هەیە ئەمانەوێ بیگۆڕین بۆ باشتر ئەڵێ ئەو دەسەڵاتدارانە بە بەرنامە ئیشەکەن بۆ ئەوەی خەڵک لە ئەو ناتەوێ بێ سەرکیانەی کە هەن مەشغوڵکن بە شتی لاوەکیەوە چونکە ئێستا ئەگەر من بمەوێ شتێک کە برادێکم قسەیەکی زۆر جوانیە کرد هەرەوەکو لەتیفەیەکیش پرسیاران لێکن ئەم خەنافسە چییە کە تۆ لێرە خەنافست درێژە و عیبە یعنی شتێکی ناشرینە و ناگونجێ لەگەڵ تەمەنی تووە وتی من خۆم دەکەی ئەزانم دوای کە پرسیاران لێ کرد زۆران لە هێناوتی وەڵای من لەسەرەوە کە چەڵم ئێستا خەڵگوازی لەوێ هێناوە پێچاوەتە ئەمەی ئاڵێن بۆچی خەنافست داناوە کە تۆ ئەسڵەن کەچەڵەکەیان بیر چۆتەوە هەر بەڕاستیش وایە یعنی ئەمە دەردە سەرەکیەکانمان بیر چۆتەوە هەروەکو خێزان و ئەمانە و دەوڵەتیش من واز دەکەم ئەو کەسانی کە لە پشتی و کەناڵانەوەن ئایا ئێمە ئەوە نەخۆشحاڵ و کەیفسازین پێویستیمان بەوە هەیە کە ئێستا کچە مۆدیل و ئەمانەی ئیشمان بۆ بکە ئایا ئێمە بۆ پرسیار لە خۆمان نەکەین ئەو هەموو پارەیە بۆ ئەوە ڕێژرێ بۆ شتی تر بۆ نانڕێژرێ ئایا ئێستا هەروەکو جەنابتان کۆمەڵێک قەیران ڕەنگە بەشێکی دروستکرابێ و پێویست بەو شێوەیە نەکە ئێستا بۆ نمونە یەکێک لەو پرسیارە جەوهەریانەی کەوەیسەوەکو ئەو راپۆرتە باسی کرد قسە لەسەرەوەکە قوتابخانەکان بە شێوەیەکی تەواوەتی دابخرێت یان بزگەوتەکان هەروەکو چۆن ئێستا داخراون ئایا شوێنەکانی تریش هەروایە ئەمە ئەگەر کۆرونا بەو شێوە ترسناکە کە هەیە کە من خۆم پێم وایە ئەسلی ئەمانە هەیە بەڵام بەو شێوەیە کە ئەو بەنامڕێژەی ئەوان بۆ یەکن من بۆ خۆم گومانم لێ هەیە بەڕاستی هەر هەموو ئەوانە کە ئەگەر ئێمە ئەرکی ئێمە وەکو باوکو دایک ئەرکی کەناڵە ئەوانی کە خاوەن مەبدە و پەیامن زۆر قورستر ئەکا یعنی ئەوانی هەموو کەناڵێک بۆ خۆی پەیام و سیاسەتی تایبەتی هەیە ئێمە لێرە نییە قاچ خستنە سەر قاچ کە لە ڕووی هەندێک ئادابووی تایبەت و خۆتە زەین ڕەنگە تەکێتی تایبەتی خۆشی هەبێ لێمان قەدەغێ لە بەروی ئێرە سیاسەت و پەیامی تایبەتی خۆی هەیە ئەوانەش دڵنیام
لەوەی کە ئەو هەروشەیە کە لە زاری پێشکەشکارەکان دێنە دەرەوە سیاسەتی خودی کەناڵەکەوایە بۆ شێوازە تەعامل بکە پەیامێکی پێوە دەیوێ بیکێنە بەڵام هەمیشە بەداخەوەمەوەسا ئەم پەیامە باشەکان زۆر درەنگتر دەگەن لەوەی کە لە پەیامە خراپەکان بەتاکید ئەوانەی کە ئەگەر جەناب سەیریکەی هێرشەکەی ئەوان زۆر بەرفراوانتر و گەورەترە ڕەنگە بە منوتۆ ڕێگری لێ نەکرێ بەڵام ئەضعف الئیمان بۆ ئێمە من ئەڵێم خێزانە بەڕێزەکان کە ئەوانەی ئەیانەوەی خێزانێکی دروست بێ خێزانێک بێ کە بۆ خۆی و بۆ کۆمەلگە سوودی هەبێ لانی کەم کۆنتترۆلەکە کاڵبژاردنەکە بەدەستخۆیەوەتی هەڵدا یان ئەوانە خۆی سەیری نەکا و ڕێگە بگرێ لە مناڵەکانی کە سەیریان بکەن دەستەکان خۆش بێ کاتمان کەم ماوە هیچ دەرفەتمانەمەوە بەڵام بە خێراییڵی کابراایەک نیوەڕێک چوو بۆ لای صاحب مەطعمێک ئیشی پێبووتی کوا صاحب مەطعمەوتی وڵا لە مەطعمەکەی بەرامبەر نانەخوا لەوەی خۆی نەبوو جا مەسئولەکانی ئێمەش نەخۆشخانەکان لە دەرەوە خۆیان علاجەکەن و مناڵەکانیان لە دەرەوە پەرەردەکەن وازیان لە کۆمەلگای مهێنا و هەمویان ئەوان بەرپرسیارن لە تێکدانی ئەم کۆمەلگای زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا فەریق حەمە ساڵح توێژەری دەرونی سپاس بۆ ڕوونکردنەوە زانیارەکان لە ستۆدیۆ لەگەڵمان بوویت زۆر سپاس بەڵێ بینەرانی عزیز لەگەڵ هاوکارم جەلال محەممەد و هاوکاری هاوکارانم لە کۆنتترۆلەوە پرۆگرام و بڕگەی ئەمڕۆیەکانی ڕۆژمان پێشکەشکردن ئومێدەکەین ئاسوودە و کامەران و لەش ساغ بن تا پرۆگرامێکی تر بەخواتان ئەسپێرین خواتان لەگەڵ خواتان لەگەڵ